خۆی گەورە لەسەر داوای بەشێک لە مامۆستا بەڕێزەکان دەورەکە بەخۆی کە کرا سێ ڕۆژ ئەمە بڕیارماندا دەورەکەی چێ بکەین ئەو دوو ڕۆژە ینی 2 هەفتە باسی دەق و وەرجێڕان و ئەو بابەتانە بکەین مەسەلەی تەکنیکی نووسین و خاڵبەندی و ڕێنووس بخەینە ئاخر هەفتە بەس ئەوە هینامانە پێشێ بۆی بتوانین ئەگەر دەرفەت هەبوو ئەو ڕۆ هەر ئەو ڕۆ تێستەشیش بکەین وەکو تێستە گۆڕەخەکان دوایە دەبەمەوە تەماشایەکی خاڵبەندی و ڕێنووسەکەش دەکەم زانم چۆنە جارە سەرەتادا باس لە تەکنیکی نووسین دەکەین دوای دێنە سەر خاڵبەندی ئینجا ڕێنووسی زمانی کوردی باز دەکەین وەکو سێتەوەرە باز دەکەین طبعاً بەڕێزان ئەوەی کە نووسەربی و کاری نووسینی کردبی ئەمە یانش هەر نامیرکەیەک یان وتارێک یا هەر شتێکی نووسیبی ئێستا ڕێبازی لێکۆڵینەوە هەیە ڕێبازی لێکۆڵینەوە دابەشی سەر چەندین بابەت بووە ڕێبازی توێژینەوە لێکۆڵینەوە کە بەنسبەت ئەوانەی کە کتاب و نامە و شتانە دەنووسن لە ڕێبازی لێکۆڵینەوەدا یەک شت هەیە زۆر گرنگە تەکیدی لەسەر دەکاتەوە لە دنیای ئەوڕۆ ئەوەی پێشتر نا دەڵێ باشترین شت ئەوەیە کە ئەتوو بەرهەمی خۆت بە خۆت تایپ بکەی بە کۆمپیوتەری زۆر گرنگە تایپکردن چونکە ئێستا ڕێبازی لێکۆڵینەوە و مەسەری خاڵبەندی و ڕێنووس خۆی لە خۆیدا بووە بە بەشێک لە کۆمپیوتەر زۆر گرنگە بۆ کەسێک کە کاری نووسین دەکات بە خۆت بابلن بابەتی تایپ دەکەیت چونکە لە دوای تایپکردنەکە کە تو هەموو زانیاری و معلومات و فکر و هۆشی خۆت تایپ کرد بڕگەی دووەم دەست پێ دەکات کە بێتێ لە دیزاینی نووسینەکە یعنی نووسینەکەی هۆشی خۆت فکری خۆت کە بەردەست کردووە هەڵدەستی دیزاین دەکەی جا لە دنیای ئەو ڕۆژدا خۆتان زان ئەم هەموو کتێب و نامیرکە و سەرچاوە و ئەو بابەتانەی هەمووی بە دیزاینێکی جوان یەکەم شت کە ڕوبەڕووی خوێنەر دەبیتەوە بریتیە لە دیزاینی بەرگەکە پێش ناونیشانی بەرگەکە لەونەکەیە ڕەنگەکەیە ئەو تابلۆی کە ئەتو دیاریت کردووە بۆیە جاری وایە دەڵێ کتێبێک نووسراوە یعنی نووسەرەکە زیاتر بە دیزاینی دەڵێ شتێکی وام لۆ دیزاین کە بۆ ئەوەی بتوانی خوێنەر ڕابکێشی بەلای خۆیدا با ناوەڕۆکە کار بە قووت بی ناوەڕۆک ئەتو شەو نیوە شەو پاش ئەوەی کە کتابەت کەت کڕیوە دوای 10 شەو ئینجا بە ناوەڕۆکەکە دەگەی بەس چۆن ئەتو دەتوانی با بڵێن خوێنەرەکە بەلای خۆدا ئەو بەپەی تەکنیکی نووسین هەندێکیان دیزاینی بەرگ و ئەو بابەتان خۆشتان سازان لەو کتاب عەرەبیان و سەرچاوەڕێبەکان کە هەموو چاپ کراوەتەوە و لە 20 جڵد پێک دێ هەمووی بە دیزاینێکی زۆر سرنجڕاکێش ئەوە کراوە جا یەکێک لە گرنگەکان بەنسبەت ئەم دەستگایە و ئەو برادرانە کە وەکو یەک ساف کار بکەن جیاوازە لە هەفتەی داهاتوو باسی ئەوە دەکەین هەر شەخصێک پێویستە شێوازێکی تایبەتی نووسینی خۆی هەبێ و ئەگە بە ستاف کار بکەن هەر ستافێکیش پێویستە تەسمیم و دیزاین و ستایلی نووسین و ڕێنووس و خاڵبەندی تایبەت بە دەستگای خۆی هەبێت بۆ ئەوی ئەمن ئەگەر ناوەڕاستی کتێبەکەیان بۆ کردمەوە بڵێم ئەوەی چییە دەڵێم ئەوەی دەستگای تەفسیرە ئێستا کتابێ بۆم بوو کەەوە دەزانم ئەوی چ دەستگای چاپی کردووە ئەوەی دەستگای مەسەلەن نووری حکمێ ئەوەی دەستگای ئەوە دەبی یعنی لە تەسمیم و لە خاڵبەندی و لە هەموو شتەکان دواتر دەیرەسەری دەبی ستایلێکی خاص بە خۆیان هەبیت لە ناو هەموو کتێبخانەکە هینەکەیان پێ بناسرێتەوە جا بەنسبەت تەکنیکی نووسین با بڵێن وەکو وتم باشترین شت ئەوەی خۆت فێرە شارەزای کۆمپیوتەرکەی شارەزای کۆمپیوتەر دەلالەتە لە تایپکردن تایپەکەی بتوانی بە خۆت بکەیت لەبەر ئەوە تایپی کۆمپیوتەر زۆر گرینگە ئەمە دوو ئەگەر نووسینەکە تایپ کرد دوو جۆرە با بڵێن دیزاینمان هەیە پەڕمان هەیە پێی دەگوتێت پەڕی خنکاو پەڕیشمانەیە پێی دەگوتێت پەڕی کراوە پەڕی خنکاو کراوە چییە یعنی ئەگەر ئێستا وەکو نمونەیەک با بڵێن ئەوە نمونەیەکی پەڕی خنکاوە دیزاینەکەی ئەو هایە تەماشاکەن بەڕێزان پەڕی خنکاو یعنی خوێنەر توانا و زەوق و سەلیقەی خوێندنەوەی ئەو پەڕەی نییە لە وشەی یەکەم ڕادەست پێ دەکات هەتا ئاخیری ناونیشانەکە لەگەڵ مەتنەکە یەک جۆرە فۆنتە یەک جۆرە قەبارەیە ئەم هەم دیزاینێکی مەقبول کراو نییە بەڕاستی خوێنەر تووشی یەئس و مەلول ئەو لەبەر ئەوەی کتاب چییە کتاب لەو دەقەی کە دەکڕی هەتا دەخوینیەوە دەبی لە چەند هەناسەیەک پێک بێت هەر پەڕێک هەناسەی یەکەم لە فاریزە دەست پێ دەکات ڕستەیە کە خوینتەوە دەگەی فاریزە ئەو هەناسەیەک هەناسەی دووەم دەگەی نقطە ئەوە هەناسەی دووەم بچووکترە هەناسەی سێم
لەوان بابڵین گەورەترە ببوورە فارزە بچووکترین هەناسەیە لە خوێنەوەدا دەخوێنیەوە هەناسەیەکی بچووک دەگەیە نقطە هەناسەیەکی گەورەتر دەگەیە پەرەگراف هەناسەیەکی گەورەتر دەگەیە پەڕەکە هەناسەی هەڵدەمژی بە ئیسراحەت ئەو جە پەڕەکە هاودی دەکەی دەگەیە بەشی یەکەم ئیسراحەتەک دەکەی هەتا کتابەکە تەواوکە ئەو جە هەناسەیەکی بە ئیسراحەت لەبەر ئەو خنکاوە یعنی قسە دەکەی هیچ نووسەرەکە هیچ مەجالێکی ئەوەی نەدایتە تو کە ئەتوانە هەناسەیەک بێت یعنی کەسێک بانگت بکە لە خوێندنەوەی ئەو پەڕی کەسێک بانگت بکە مامۆستا زیاد ئەو کاتە بکە ئەو کارم بۆ بینە ئەوە بکە بەس ئەوەندە تەماشای منی کرد لێی تێکچ لە چ دێرە چییە دەبی بینێکی خۆش تەماشای پەڕەکە بکاتەوە بزانی لە چێن دەرە جا ئەمە بەنسبەت پەڕی خنکایی پێدەگوتێت هەر ئەو پەڕەمان هەیە تەماشاکەن یعنی ئەگە بکەینە پەڕی کراوە ئەوە بۆ ئەو بەڕێزانە کە خۆیان تایپ دەکەن و دیزاین دەکەن پەڕی کراوە چییە نووسین وەکو قسەکردنە کو یەکەم جار کات و قسە دەکەی دەڵێ ئەهانی قورجی خۆ ساف دەکەی نووسینش قورگ سافکردنی تێدا هەنگاوی یەکەمی نووسین چییە چێ دەزانی بۆشاییەکەیە ئەحمەکەی قسەکردن دەبیتە بۆشایی لێرانە چەند سپیس ئەو سپیسێک لێ دەدەێت ئەوجا لێرە هەر تابی هەیە یەک تابەکە ستانداردە تابەکە لێدا ئەو دەبەجێ دێڕی ئەوجا چەند سپیسی دەدەی ئەوانە حەسەبەوە دوجار دەی بە پێی مەسەلەن بۆ نمونە بە پێی مانە تەوابوونەکەن ئەمە هەر دەمێت جارێ ئەوەی هین با بڵێن بۆشایی بدەمێ بزانە ئەوە ئێستا ئەوە بۆ پەرەگرافەک ئەمە بۆ پەرەگرافەک دوای ئەوە ئێستا دەین دیسان لە چێ ماناکە تەواو دەبیت لە فاریزەنا دەبی لە نقطەی دەکەیە پەرەگرافەکی دیکە با بڵێن ئەوە بکەونەوە نقطە دیسان ئەوە پەرەگرافەکی دی دەی دیسان لە چێن دەر تەواو دەبی دەگەیە نقطە با بڵێن ئەوە ئەلێرە تەماشاکەم بەڕێزان ئێستا ئەوە لە چەند پەرەگرافێک پێکاتووە ئەو پەرەگرافانە ئەتو پەرەگرافێک دەخوێنیەوە بانجیشت دەکەن محاولە دەکەی خۆت هەتا ئێرە هەربێ ئەو پەرەگرافی یەکەم دوایێ محاولە دەکەی ئەوەش پەرەگرافی سێم هەتا ئێرە هەربێ چکە ئەو بۆشاییەکانە ئەوانە پەڕی کراوی پێدەگوتێت هەناسەی تێدایە تەنەفوسی تێدایە باشتریشیش ینی ئەوە هەر لە دیزاینەکە نابی سەرە بابەت لەگەڵ مەتنەکە هەمان فۆنتی هەبیت هەمان نووسینیش بی ئێستا لە دیزاین ینی زۆر گرنگە مەسن ئەتو ئەوت کە ئەوە کرد دوای ئێستا لە دیزاینی نوێ هەندێک سەرەتاکە هەندێک بەجێ دێڵی ینی لەناو ئەوەی ئەو سپیسەی دەدەیدی هەموو ئەوانە زەوق و سەریقەی خوێنە ڕادەکێشن بۆیە تایپکردن ئێستا یەکێکە لە تەکنیکەکانی نووسین بووە بە داخلی ڕێنووس بووە داخلی خاڵبەندی بووە و داخلی دیزاین ئەو بابەتانش بووە بەس بە دیزاین ئەتو دەتوانی سرنجی خەڵکەکە بۆ خۆت ڕابچێشی مەسەلەن جاری وا هەیە بابەتێکە بە خەتێکی وا تایپ کراوە زەوقت ناتوانانی سێسەری بخوێنەوە جا لەبەرەوە دیزاینی پەڕەکە ئەمە یەک زۆری خەتەکە چ خەتەکە دەبژێری ئێستا من لە زمانی کوردی حکوومەتی هەرێمیش بڕیاریدا بە کتابی ئەنجومەنی وەزیران دەبی فۆنت یونیکۆد بەکاربێ یونیکۆد ئێستا ئەو خەتی ئەلی سامیک و ئەوانە بە هیچ شێوێکی نابی بەکاربێ ئەوە بابەتەشی دیکەیە لە ناتوانین لێرە زۆر بە وردی ئاماژەی پێ بکەین لەبەرەوەی یونیکۆد کۆدە دەتوانی بیگۆڕی بە لاتینی ئێستا من بەرنامەکەیە ئەو نووسینەی بخەمە ناوێ یەکسەر هەمووی دەکاتە لاتینی ئەوە لە سیستەمی یونیکۆد هەر کۆمپیوتەر سیستەمی کۆمپیوتەری ئەوانە کە لە داتابیزی 0 و 1 دەڕوا ئەوە بە کۆد دروستکرا یونیکۆد جا یونیکۆد خەتی زۆرە لە نامەی ئەکادیمی گۆڤاری ئەکادیمی توێژینەوە ئەکادیمیەکان فۆنتی یونیکۆد گۆران دانراوە گۆران فۆنتی گۆران بۆ مەتنەکە ئێستا ئەو مەتنە بە گۆران نووسراوە بە گۆران نووسراوە سەر مەوزوعەکان بە یونیکۆد ژینۆ دەنووسرێ ئەوە کوشتێکی ستاندارد ئەمما ئەگەر کتابەکە کتابەکی تەرفیهیە و دەتوانی هەندێک دیزاینی خەت و جوانکاری تێدا بکەی و باسی بابەتێکی دیکە ئەوە بابەتێکی ترە بەڵام ژینۆ فۆنتی ژینۆیە ژینۆ 16 ئەوە لە ئەمن لە توێژینەوەی نامەی ئەکادمی و ماستەر و لە کتابی نۆرمال باز دەکەم کتابی زانستی ئەوانە ئەمما ئەتو ئەگەر بۆ نمونە
هەندێک ڕووداوی سرنج ڕاکێش دەکەی کتابەکە و دەتەوێت سرنجی هەندێک گەنج و مڕاحیق و ئەوانە ڕابکێشی و هەندێک بە گەورەی دەنووسی ئەو بابەتە چی دیکە ئەوش دیسان تەکنیکەکی دیکەیە جا لەبەرەوە قەبارەی فۆنت زۆر گرینگە یعنی لەبەرەوەی بەڕاستی ئەمە وەزارەتی سەقافەی بەعام لاوازە ڕقابەی سەقافی نییە دەنا لە زمانی ئینگلیزی کتاب کە چاپ دەکرێت ستانداردە دەڵێ لە 27 هەر پەڕێک نابی مەسەلەن بە چەند قالبەکەیە لە 27 زیاتر بی 27 دەر زیاتر بی نابی لەوەندە وشە زیاتر بی هەمووی بە وشەیە ئەمە بە کەیفی خۆت وەرە هەر شتێک چاپ دەکەی ئەوانە چونکە ئەوە هەمووی تەئسیر لەسەر با بڵێن خوێنەر دەکات ئەوجا قەبارەی فۆنتە زۆری فۆنتە هەندێک شت لەو بابەتانە کە ئەتوو دەتەوێت تەکیدی لەسەر بکەی و سرنجی خەڵکی پێڕابشی پێویستت بە بۆڵدکردن هەیە ئەوە نیزامی کۆمپیوتەرە بۆڵد و لاریک و ئەوە خەت لە بن دەدەی زۆر باڵێن ڕنگ و ئەو بابەتانەی دەکەی جا لەبەرەوە تەکنیکی نووسین بەڕێزان تەکنیکی نووسین لە کۆمپیوتەر و شارەزابوون لە تەسمیم و دیزاینکردن بەرهەمەکەت زۆر 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 بە جوانی پێشکەش خەڵک دەکات وەڵی زۆر جاریوە کتابێک دەکڕی زۆر بەقووەتە بەس هێندە بە ناڕێکی چاپ کراوە هێندە بە ناڕێکی تایپ کراوە هەڵی تایپی ئەوەندە زۆرە ئینسان ینی گریانی لە بۆ نووسەرەکەی دێ کە چونکە ئەو بەرهەمی مێشک فکری تووە قبول دەکەی بەرهەمی فکری تو لەلایەن تایپێستەکە و ئیهانە بکرێ ینی لەبەر ئەوە بەخۆت باڵین کاری تایپکە یا دەستگایەکە ئێستا مەسەلەن ئەو دەستگای پێویستە چەند تایپێستی تایبەت بەخۆی هەبی ئەو تایپستانە شارەزا بن لەمە تەسمیم و دیزاین و خەلەلەکان بەسەرن هەموو تەکنیکەکانی نووسین لە وەرد و ئەوانە شارەزا بن ئەو دەستگایە قالبی خۆی هەبی قالب ئێستا لە کتاب قالب بێ ئەوجا 24 جاران 16 قالبە کتابەکەی لێ دەدە و یەکسەر هینەکەت لە بۆ دێ موسەمیمی تایبەت بەخۆی هەبی جا تەکنیکی نووسین زۆر گرنگە کە ئێستا لە دنیا ئێستادا زۆر باڵێن جەختی لەسەر دەکرێتەوە لە زانکۆ ئەوانەی کە لە زانکۆ شارەزا بن یعنی ناو ژیانی زانکۆ ئەوانە بۆ نووسینی نامەی ماستەر و دکتۆرا کوڕاسە دەردەکرێت ساڵانە کوڕاسەیەکەیە هەموو تەعلیماتەکەی تێدایە بۆ نمونە حتا ئەوەی کە ئەمە باسمان نەماتوانی بە تەفاسیری باسی بکەین بەڕێزان دووری ئێرە لێرە سەری خوارێ ڕاست سەری لێرە ڕاست بابنەوە هەمووی قیاس کرد دەبی دوونی بیت دوونی و بە دوونی و هەندێک ئەلێرە سێدا دەکەی لەبەرەوەی هەندێک بە تەبعی دەکەوی سەیە هەموو ئەوانە دیاری کراوە وشەکان لێرە ئێستا زۆر کەسێ بەڕێزان فێڵ دەکە فێڵکردنەکە چییە ستانداردمانەیە زۆر زیاد دەخوێنەوە لەوانێ نەزانی ئێستا با فێڵ بکەم دەتوانم نامیرکەیەکی بنووسم بەڵام بە کتابێک لە بۆ چاپ بکەم فەرموو ئێستا دووری دێرەکان لێک جودا دەکەنەوە دەیکەی 1.5 هەیە دەیکاتە 2 ئەمە ستانداردمان هەیە ئەو ستانداردەکەی 1.15 دەیکاتە 1.5 ئێستا ئەگە ئەوە 1 پەڕبی دەیکاتە 2 پەڕ کتابەشی قەبەی ئەوڵی دەرکردە بەڵام وەرە بە ستانداردە عالەمیە کە کتابەکەی لە بۆ چاپ بکە کتابێک چۆن لێ دەدەچێت تەکنیک فێڵ ینی فلەبەر ئەوە ینی شارەزابوون لەو بابەتە لە کۆمپیوتەر و تایپکردن و تەکنیکەکان ئەوە یەکێکە لە بابەتەکان ئەوە بە شێوێکی وەکو تەکنیکی نووسین هەرچەندە بابەتی ئەمە نیە بەڵام ئەو بەڕێزانەی کە وەکو نووسەر کار دەکەن دەبی شارەزای نووسین بن زۆر گرنگە شتی خۆت بە خۆت چاپ بکەی و بە خۆت پێدا بێەوە چاپت کرد بەس نابی بە خۆت هەڵەچنی لێ بکەی ئیلا دەبی بدەیە کەسێکی تر ئەوە لە بەشی هەڵەچین بابەتەکی دیکە هەتا لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەم بەخۆم لێ ئیشم کردووە دەستگا ژوورێکێ خاص ئەوەی کە هەواڵدا دەڕێژی ناتوانانی کاری هەڵەچنی بۆ خۆی بکە دەبی تەحویلی ژوورێکی تر بکری چونکە ئەو بە زەوق و سەریقەیەکی کە هەموو شتەکان دەبینی بەس ئەتوو هەموو شتەکانی خۆت نابینی و دراسەش کراوە لە ڕێبازی لێکۆڵین دەڵێ هەر لاپەڕێکت نووسیوە چار جاریش پێدا بێیوە غەڵەتی هەر دەڕوات ئی خۆت بی چونکە ئەتوو لە مێش خۆت نووسێ پێش ئەوەی بخوینەوە ئیناو مێشکت دەخوینەوە لۆیە هەڵەکانە لەبەر ئیلا دەبی کەچی دیکە هەڵەچنی لە بۆ بکات ئەو بە نسبەت تەکنیکی نووسین ئێستا ئەگە بینە سەر بابەتی خاڵبەندی هەرچەندە تەکنیکی نووسین و نووسین مەسەلەن لەناو کۆمپیوتەر و تەکنیکەکان و دیزاین و تەسمیم و شێوازی بەرگ و ئەو بابەتانە چۆنیەتی دەرکەوتنی ناو چکە هەندێک کتابێ دەنووسرێ ینی بەڕاستی ئێستا کەم کە جورئەت دەکات بنووس لە کتابێک بنووسی نووسینی فڵانە کەس کە نووسیت کتابێکت چاپ کرد نووسیت نووسەر نووسین فەرقی زۆرە ئێستا لە نووسینی ئێستادا لە دنیای ئێستادا
بەپێ ئەو کۆنفرانسە عالەمیە کە لە ڕووسیا کرا زۆربەی زۆری ئەو قسانی لە ناو کتێبەکان هەیە دووبارەیە زۆربەی زۆری حتا لە کۆنفرانسەکە ئاماژە بەوە دەکرێت دەڵێ پێ ئەویان کرد تەماشایان کرد لە عینیەکیان کرد 100 ساڵ دەڵێ لە 100 ساڵ 5 قسەی نوێ کراوە 5 قسەی نوێ لە کۆنفرانسێکی بابلان لە ڕووسیا کرد ئەویش یەکێکانی ئیبن سینا بوو یەکانی ئیبن سیرینە دووشان مەولەویە مەولەوی کوردی کە دەڵێ فکرەکە دای ڕێژیە پێشەوی کەس نەیگوتیە ئەمما ئەو قسانی دیکە دەکەن هەمووی ئەو قسانم دەکەم لەوانەیە لە شوێنێکی دیکە کەسێک بە داڕشتێکی دیکە بڵێتەوە شتێکی نوێ نییە ئیبداعی نوێی تێدا نییە لەبەر ئەوە کە دەڵێن نووسین ئەو کتابە دەبی بەرهەمی خۆت بیت نابی ئیقتیباس کردبی شتێکێ دەقاوێزان نابی دەقاوێزان کردبی بەرەزان ئێمە لەو کتێبخانە مژیتمان وەکو هەنگ بووینە ئێستا ئەمە نووسین دەچێت ئەو فکران چێت ئێمە لە کتێب مژیتمان وەکو هەنجێک چۆن شیلەی گوڵدەمژی ئێستا هەنگ ناتوانین دەڵێ هەنگ ناتوانانی تەحەدا بکە بڵێ ئەو هەنجوینە ئیمنە خۆم دروستم کردووە لەبەرەوەی معدەنەکەی لە شوێنێکی دیکە هیناوە تەغەیری بەسەر معدەنەکەیدا کردووە هەنگەکە ئەمە شەرواینە لەو کتێبانە مژیتمان بەڵام فعلا بیرکردنەوە و خەیاڵ و تەخەیل و لێکدانەوە و تەحلیلات و ئەوانەی خۆشمانی تێدایە فلەبەرەوە شخصێ نامی کۆکەچی دەرکردێ لە نامێکی دەڵێ نووسینی فڵانی لەوەی ئێستا لە کتاب عادەتەن دەنووسێ ناوی کتابەکە ناوی نووسەرەکە دەنووسێ هەندێک کتابێ وەرجێڕانە دەبی بنووسێ هەندێکی ئامادەکردنە هەندێکیان کۆکردنەوەیە دەڵێ کۆکردنەوە ئامادەکردنی ئەوانە دەبی بنووسێ کۆکردنەوە ئامادەکردن چییە مەسەڵەن چیرۆکە قورئانیەکان دەینی ئەو چیرۆکانێکە لە قورئانێ دەینی هەمووی لە ناو یەک کتابی چاپەکە ئەوە دەڵێ ئامادەکردن چونکە هیچی توی تێدا نییە لەبەرەوەی مادەکە هەیە بابلن هیلاک بوویکەوە فلەبەرەوە ناونیشانی بەرگەکە جێی تو لەسەر لاپەڕەکە چییە جێی تو ئەتو کتابك دادناوە دانانی لەگەڵ کۆکردنەوەی لەگەڵ وەرجێڕانی لەگەڵ ئامادەکردن زۆر هەیە لەوانەیە 20 کتابێت تا ئێستا ئامادەکردبی بەس ناتوانانی یەک کتابی بنووسی ناتوان نووسەر نییە بەڵام لە کۆکردنەوە و لە جەمعی ئاڕا زۆر بەتوانایە ئەوانە هەمووی با بڵێن هەتا لە بەرگەکەەوە دەست پێ دەکات سەر بەرگەکە دوای لە پاش بەرگەکەی ئیلی ئاخیر ئەوانە پێ دەگوتێت تەکنیکی نووسین بە شێوەی با بڵێن لە ناو تەکنۆلۆژیا ئەو بابەتاندا بەڕێزان ئێستا دێنە سەر خاڵبەندی با بزانین خاڵبەندی چییە خاڵبەندی بابەتەکی گرینگە عالەمیە جیهانیە یعنی تایبەت نییە بە تەنها بە زمانی کوردی و عەرەبی و فارسی و ئیلی ئاخیری خاڵبەندی چەند هێمایەکی ئەگەر پێناسەیەکی کوردی چەند هێمایەکی با بڵێن ئیتیفاق لەسەر کراوە چەند هێمایەکە کە هەموو زمانەکان ڕێکەوتنیان لەسەر کردووە ڕێکەوتنەکە چۆن بووە ئەو هادانەنیشتینە کورد و عەرەب و فارس و تورک هەموو وەرن دانیشن ئەوە فاریزەیە با ئیتیفاق لەسەر فاریزەی بکەین و ئەوە نوقتەیە پرۆسەی نووسین کە بەرهەم هاتیە ڕۆیشتووە ئەو هێمایەنە جیهانینە و هەمووی چ بووە ڕێکەوتنی لەسەر کراوە نوقتە لێرە چ مانایە چیە لە ناو فارس و لە ناو عەرەب و لە ناو تورک و هەمان ئەو مانای هەیە فاریزە بە هەمان شێوە عەلامەتی استیفهام بەمان شێوە هەمووی دالێکە یەک مەدلولی هەیە بۆچوونی جیاواز نیە لە نێوان نەتەوەکاندا بۆیە خاڵبەندی خۆشبەختانە یەکێکە لەو بابەتە مشکلی لەسەر دروست نەبووە بەڵام ئێستا ڕێنووس گەورەترین کێشەی لەسەر دروست بووە چونکە هەر زمانە و سروشتێکی تایبەت بەخۆی هەیە لە سەبارەت بە ڕۆنووس جا لەبەرەوە خاڵبەندی چییە ئیشی چیت پێناسەی خاڵبەندی لە ناو کورد چیە لە ناو ئینگلیزی شەروایە لە ناو عەرەبی شەروایە لە ناو فارسی شەروایە خاڵبەندی خۆی لە چەند هێمایەک دەبینیتەوە چەند هێمایەکی با بڵێن هەندێک دەڵێن زمانیە یا چەند هێمایەکی وێنەییە ڕسمە خۆی دەخزینیتە ناو نووسینە با بڵێن ئەوەی دیکە نووسینە من دەڕۆم بۆ بازار و ئەو قسانێک کە دەکەی و نازم ئەوانە نووسینە ئەو هێمایان دەخزینە ناو ئەو نووسینە بە مەبەستی تەنزیمکردن و ڕێخستنی ئەو نووسینە یعنی بەرەزان وەکو چ دابنێ وەکو ئەنتی ڤایرۆسێک دابنێ خاڵبەندی دەچێتە ناو نووسین لە چێن دەر ڤایرۆسی لێڵی هەبی تەمومش هەبی ناتێگەیشتن هەبی لە ناوی دەبات دەلالەتەکان ڕوون دەکاتەوە مەبەستەکان
بانتر دەکات لەبەر ئەوە خاڵبەندی زۆر گرنگە هەر نووسینێک بێ خاڵبەندی بی بەهای دەقیەتی خۆی لەدەست دەدا قیمەتی دەق ئەوەی کە هەفتە هین ڕابردوو باسمان کرد قیمەتی دەق لە خاڵبەندیە هەر قسە بکە نقطە دامەنێ دەبی هەر ئەوها چاوەڕێت بکەم یعنی توشتی دیتکەت پێیە هەر قسە بکە و فاریزەدان یعنی ئێستا تەواو نەبوویمە لەبەرەوە جاری وایە یەک شت بە علامەتی با بڵێن پرسیار نیشانەی پرسیار ینی سیستەمی پرۆسەی خوێندنەکە دەگۆڕی ئێستا تۆ کە دەربڕینێکت دەربڕی بە پرسیار دەبی چاوەڕێی وەڵام بکەیت بەڵام کە بە فاریزە دەربڕی دەبی کەسی بەرامبەر لە گوێگرتن بەردەوام بیت دووشتی زۆر لێک زانە لەبەرەوە هێماکان و نیشانەکانی خاڵبەندی ستراتیژیەت و دەلالات و واتا و مەبەستی دەقەکە بەیەکجاری گۆڕانی بەسەر دادێنن ئەرکەکانی خاڵبەندی چییە؟ خاڵبەندی یەکەم ئەرکی ئەوەیە بەشدارە خاڵبەندی بەشدارە لە چ؟ لە دیاریکردنی ئەرکەکانی زمان ئەرکەکانی زمان چییە؟ ئەرکەکانی زمان یعنی ڕۆژانە زمان بۆ بەکاردێنین لە بۆ ئەودا تەنزیمی کە بەمان نازانستیەکەی بۆ چەند شتێک بەکاردێنین یەکەمیان بۆ هەواڵگەیاندن خەبەرێک بە کەسێک بگەینی هەواڵێک بە کەسێک بینی معلوماتێک بدەیت کەسێکی زانیاری و داتایەک بدەیت کەسێکی ئەوە زمان بۆ ئەو مەبەستە بەکاردێنین ئەمە یەک لەو حاڵەتەدا خاڵبەندی بەشدارە چونکە دەبی کە ڕستەیەکی هەواڵی دەدەی بە برادەرەکەت ڕستەی دابنی و هەتا تەواش دەبی فاریزە دابنی دوایە هەر لە ئەرکەکانی زمان ئەمە زمان بۆ بەکاردێنین بۆ مەبەستی پرسیارکردن وەرگرتنی زانیاری و داتا چۆن ئێمە لە ڕێگەی ڕستەی هەواڵیەوە با بڵێن معلومات و زانیاری بە کەسی بەرامبەر دەدەین لە ڕێگەی ڕستەی پرسیشەوە دەمانەوێت زانیاری و معلومات دەست بخەین ئەویش دیسان نیشانەی پرسیار دادەنرێ نیشانەی پرسیار دادەدرێت کە نیشانەی پرسیارت دانا ئەتو دەبی لێپاڵ بدەیوە چاوەڕێی وەڵامی وی بکەیت ئەو ئەرکێکی تری زمانە بۆی ئەرکەکانی زمان ئێستا پرسیارێک بکە شتێک بکە بەس نیشانەی پرسیار دامەنێ بە پرسیار حساب نییە فەئێستا من دەڵێم ئەگەر بەس بزانە تەماشا ئەو ڕستەیە بکە یعنی من ئەگەر ینی وەکو نمونە باسی لێ بکەین ئەمن کە گوتم بێ ئامرازی پرس وتم با بڵێن ئەوە نانت خواردووە ئێستا ئەوە چییە؟ ڕستەیەکی خەبەریە تەواو نانت خواردو ئەتوو هیچ خۆت شاوەش بکە چی لێ دێ؟ نانت خواردووە؟ دەبی پرسیار بکە چاوەڕێ وەڵام کەم زانم خواردیت یان نا چت خواردیە درێژەی بدەیی یەک شت ئەوە ئەرچی زمانە ئەو لێ ئەگەر بەخش نقطەبی ئەوە پێدەگوتێت ئەرچی گەیاندنی زانیاری ئەگەر ئەوە دەبێت ئەرچی پرسیارکردن بۆیە خاڵبەندی بەشدارە لە چ لە ئەرکەکانی زمان یا ئەگەر ئەوها بیگۆڕە دەڵێ نانت خواردووە دەکەوێت سەرسوڕمان بزانە ئەوە خاڵبەندی بەو خاڵبەندی ئەتوو دەتوانی ئەرکەکانی زماندە ئایا ئەرچی سەرسوڕمانە ئەرچی گەیاندنی زانیاری واتایە هەر ئەرکێکی تری هەیە بۆیە خاڵبەندی یەکێ لە ئەرکە هەرە گرنگەکانی بەشدارە لە ئەرکەکانی زمان دووەم بەرپرسە لە گەیاندنی واتای دروست و یعنی مەبەستەکە واتای دروست ڕاست دەگەێنیت چونکە هەندێک شت هەیە تەمومژە ئەمە لە زمان پێدەگوتێت لێڵی واتایی تێدایە تەمومژی تێدایە حتا وەکو نیشانەکانی خاڵبەندی نەچیتە ناوی ماناکەی تەواو نابیت لەبەر ئەوە بەشدارە لەو بابەتە مەسەلەن ئێستا ئەگەر یەک بزانم نمونەکەم پێ بوو تەماشاکە بەڕێزان تەماشا ئەو نمونەیە بکە یەکێک لە ئەرکەکانی خاڵبەندی تەمومژی لەسەر نووسین پشێوی لەسەر نووسین نامەفهومی لە نووسین دەڕەمێنیتەوە ئێستا ئەوە مانای چییە؟ ئەوە ئێستا بۆ نمونە حاکمێک ئەمری لەسەر تاوانبارێک دەرکردووە
أو إصابة بقناعة خون تاوانبارك تسيدت ها آزاد دبي كابو خوينو ما مصاري بوار اعدام ناكرت ازاد بي إيه ما مصديات غير مفهوم كسري إعلام نبي جزء هذا ليش وتدرني مثلا أمر حاكم تاوانبارك ظلم إعدام ناكرت آزاد بيت إعلام كذا استاذ منطق يعني كابيك ازاد بناتني اعدامي بكي لما مفهومي خينوكي ديارنا أو خوينوك سامن لخوينوك غلط مكرت كما مفهومكم ده بس نوسين أما بعض نوسين ده كنت كيسا باسي ده بس خالبندك التاريخ اگر مثلا خالد زي بقوري تماشا كان برز أو يشك لغلطة كان لم يجوي داد قاروي داوا حاكمك تاوانبارك حكمي لسرددا أو ذا تيروكا كتسون التفاصيل تيروكا كان واضح لي بس مفهومك بلا معنى وغرينجا يك فاريزة تاوانباريشي تارا رش كردوا يك فاريزة استنال إعدام ناكرد آزاد بي أو ذا إنجليزي أما ترجمة ما كردوانا دلي يك فاريزة وايكر تاوانبارك كبيجناح بو إعدام بكري آزاد نكرت تماشا كان برزان أو إعدام ناكرد آزاد بأجر أوها نسرة أو تمومجيت هدايا نازان ما بس تكيتيا كابرا بلام أجر أوها اللي هاد شكاو دوما هي ذكري إعدام نكرد بآزاد بي ذكري إعدام بكرد بآزاد بي تمام بس بفارسة تيري يستاو درسي إعدام ناكرد آزاد بي تماشاك يك فارزة لب يعني تيا أود بإعدام بكرد ناكري آزاد بي أجا فارزة كلك لدواء إعدامك بي أي أقليلة إعدام ناكرد آزاد بيت يك فارزة شوينكي قورا حكمي شي دادقاي بيدا قورا فلبرو زابزان أولا لبروسيت تيجيشتن سألوزي بشي يقدر سكا فارزيك بجدار بي فارزيك بجدار ببي لا روان نوي أديد نشاني برزة بيتسن تبكى نقطة تدكا وهما كان ديك سدكان لبر أوا يشغل أرككاني ديك أو كباس مانكر ليرة يشغل أرككاني ديك بريتيرة تمومجي لسر واتا دربيني توا ما بستك بجواني دقيني ما بستك دبي بجواني بقيني إنسان زود زاريبا إن كتابك ذكري يعني أواني كلا دائرة وشتوانا بداخل يعني حلت سنين دائرة وشتكان هلا أوندا قوريتي دايا هلا أوندا قوريتي دايا يعني براستي كابرا بوشتك سوا بس دارش نكا يعني فارزة وشتكان بيوستي كسكان قوريوا زالبا شارزابون لخالبندي زيجير كردني خالبندي لكتابي رسمي أوانا زور جرينجا لهمو عفوا لكل برلماني بينزل لكل برلماني بينزل في العراق هذا رجع شتشديش هنا سويندي أو سويندي كلا برلمان دخلته أو سويندي كان زمان وزان دخوين سويندي كباراجراف هيك أوندا زيادة لسي قصور غلطي تدابو يعني بزانا زاد دادقا بابلن برلمانو دادقا أوانا يعني كارثات هالي تدابي چونکە بابلێن لەوانەیە ئێستا ئەو قسەی کە دڵی ئەعدام ناکرێ دەبیتە شتێکی مەتاتی هەرێک تەویلی دەکات و تەحلیلی دەکات لە دەرس هەفتەی ڕابردووش باسی ئەومان کرد وتمان دەقی دادگا نابی بەتاتی بی هەمووی دەبی بە نقطە و فارزە جێژی کرد خاڵبەندی دەبی تەوقی کردبی تاوەکو کەسێک نێ لە پێناو بەرژەوەندی و مەسلحەتی خۆی ئەو تاوانێک کە ئەنجامی داوە تەویلی بکات و لێکدانەوەی لێ بکات و بڵێ ئەو هەیە ئەو جا خەلەل زۆرە با بڵێن لەو بابەتانە یەکێکی دیکەش جوانکردنی دەق و چێژبەخشینە خاڵبەندی چێژ بە دەقەکە دەبەخشیت با بڵێن تاقیکردنەوە کراوە یەک پەڕتای بکراوە هیچ هێمایەکی خاڵبەندی تێدا جێگیر نەکراوە پەڕێکی دیکەش چاپ کراوە کە هەموو هێماکانی خاڵبەند تێدا جێژی کراوە درا تەوزیع کراوە جێژی کراوە توانای وەرگرتن و توانای خوێندنەوەی مرۆڤ بۆ ئەوە زیاترە ئەوەی دیکە باڵم پشەوی دروست دەکات ئەوە وەکو ئەرکەکان بەنسبەت خاڵبەندی دوو زۆرمان هەیە خاڵبەندی لە دەقی وتراو قسە ئایا قسەکردن خاڵبەندی تێدایە
ئەوانەی کە خەتیبن یا قسە دەکەن ئەوانە زۆر مهمە شارەزە ئەو نقطەیە بن. یەکێک لە بابەتە گرنگەکان بریتیە لە جێگیرکردنی بابەتە قورس و زەحمەتەکان بریتیە لە جێگیرکردنی خاڵبەندی لە ناو قسەکردندا. خاڵبەندی لە ناو قسەکردندا کوت باڵێن جێژی ناتوانێت ئێستا زۆر قسەک دەکەیت دەڵێ کاکە ئەمن نایم نقطە. يعني زوجها بتطلب يدلهم بتطلب يدلهم صار امتحان تأجيل دلهم تأجيل ناكري نقطة تو يعني مزاري مناقشتها خوت ناكري قصق بكم فارزة نقطة ونيا هذه لقصة كردن كوديارة لخطبة وتاري آيني وتاري سياسي بآواز إيقاع ستريزي بيداغوتيت ستريس إيقاع ودس حتى تماشاك استامن دتوانم بس بآواز برسيار ديبكم ڕستەکان پێ گۆڵم دەزانی ئێستا دەڵێم نانت خواردووە دەڵێم ئێستا من لەگەڵ مامۆستا جیاد بڵێم دەڵێم نانت خواردووە ئەوە دیارە کە کۆتایی ڕستەکە نقطەیە. ئەگە بڵێم سترێزی بدەمی قووەتەشی بدەمی دەڵێم نانت خواردووە ونیا ئەوە دەزانی کە پرسیارە. ئەگەر ئەوهای بکەم بزانم ئیقاعەکەی دەگۆڕم دەڵێم نانت خواردووە ئەو علامەتی تەعەجوبە بەس بە سترێس. ئەوزە لە بابڵێن وتاردا لە قسەکردندا ئەو جێگیرکردنی ئەو ئیقاع و ئەو نەبەڕاتی سەوت و ئەو بابەتانە ئەوە خاڵبەندی لەوەیدا خۆی دەبینێتەوە. لەبەر ئەوە لە شوێنی سەرسوڕمان پێویستە ئیقاعی سەرسوڕمان دەرببڕی. هەتا ئەوەش لۆغەی دەسەدی شتێدا بەشدارە بابڵێنەوانە لە شوێنی سترێزمانەیە پرسیارکردن دەبی زەختەکە بخەیە سەر ئەو وشەیە. لە شوێنی فاریزە مەسەلەن وەستانێکی کورد دەکەی دەست بە قسەکردن دەکەی دەڵێم ئێستا من ئێستا بزانە ئەو فاریزە باز دەکەم لە دەرسی ڕابردوودا ئەو فاریزەیە لە دەرسی ڕابردوودا چکار بەخۆی لە دوایدا فاریزە لە دەرسی ڕابردوودا باسمان لەو بابەتانە کرد بزانە ئێستا زۆر کەسەیە کو پەڕی خنکاومان پێشاندا بەڕێزان پەڕی خنکاو هەبوو وتاری خنکاویشەیە لە هەندێک وتاری سیاسی وتاری ئاینی محازەڕەی مامۆستا گوێ لە ڕادەگری دەخنچی هەناسەکی تێدا نییە تەنەفوسەکی تێدا نییە نقطە و فاریزە و هیچی تێدا بەردەستە نەکردیە ئەمە یعنی وەکو گوێگرێک چاوی بتروچینی بێتاقەت دەبی فلەبەر ئەوە هەندێک جار ڕاوستانێکی زۆری تێدایە ئەو ڕاوستانە کە ڕاوستانێکی تایب ئەوە دابرێت پەرەگرافەکە ڕاوستانێکی دوورتری تێدایە ئەوە وا دابنێت پەڕەکەت هەڵداوە یعنی ئێستا زۆر جار هەر یعنی یەکێک لە مامۆستاکان دەچم کە لە وتاروانە لە ڕاددە بەدەر لە قسەکان ڕادەوەستیت وەستانێکی زۆر زۆری هەیە هەردەم بۆ لە دەرفەتێکدا پێی دەڵێم یعنی بەڕاستی وەستانی زۆر چکە فاریزە چییە؟ یعنی بەشێک لە ڕستەکەت خستۆتە ناو مێشتی بەرامبەر یەک نەرمە ئیستاپەک دەڕۆیەوە ئەتوو ئیستاپی کامل بگری و برێکی ڕابکێشی ئەوەی کە چوتە ناو مێشتی تێدا نەما لەبەرەوە لە قسەکردنیشدا با بڵێن زۆر گرنگە هەرچەندە ئێوە با بڵێن هەر ئەوەکو ئاماژە بیستم ئاماژەی پێ بکەین بابەتی ئێمە نییە ئەوجا چکە وەستانە ئەو لە جێژ با بڵێن لە قسەکردن و لە خوتبە و لە محازەڕە و لە هەموو ئەو بابەتاندا چییە وەستان ئەوجا وەستان ئەوەی کە وەستانی کورتی هەیە و درێژی هەیە و نوختەوە هەڵوەستەکردن درێژکردنەوە لە خوتبەدا ئەو بابەتە هەیە دان پێدانان مەسەلەن خێراکردن هەندێک شتێکە لە قسەکردندا زۆر گرنگ نییە بەس دەتوێت ئاماژەی پێ بکەی پێویستە خێرا بڕۆی بەسەریدا قسە ینی خاوکردنەوە مەسەن ئەوانە تەکنیکە هەمووی تەکنیکە بە هەمووی لەو خوتبەی حەدیسەکەت ئازر کردیە دەبیت 30 دقەش قسەی بکەی وەڵا لەو کاتە دەبی هەندێک فێڵی بکەی خاو بکەیەوە هەندێکی ونیە هەندێک لەسەر خۆ قسە بکەی بە نەرمی قسە بکەی دەبی کاتەکەی بکوژی ئەو خاوکردنەوە بەس زاری وایە زۆرت ئامادە کردیە ئێستا من لە کۆنفرانسی بەشداریم کرد لە کۆنفرانسەچی گوتیان چارێکێک بۆ تێ قسە بکەین چارێکێک ئەمن بەحسێکی دوور و درێژم نووسیوە یعنی وەکو تەزیر کە پێکرام ویستم بە چارێکێک زۆرترین شت بگەینم
چکە لە پێش سارێژی جەڕس لێ دەدا ینی ئاگدار دەکرێت کە ئەتوو کاتە تەواو بوو فلەبەرەوە جاری وایە دەبی زۆر خێرابی جاری وایە دەبی مەسەن ئەگەر پێت نەبی شتەکە خاوی کەیەوە یان مەسەلەن گۆڕینی ئاواز و تۆن ئەوانە هەمووی تەسیری هەیە ئەوجا بە پێی دڵخۆشبوون و بە پێی غەمناچی ئەوانە با بڵێن تەسیرەکات ئەوە بە نسبەت دەقی وتراو ئەوەی کە زیاتر پەیوەستە بە ئێمەوە بریتە لە بەرجەستەکردنی خاڵبەندی لە دەقی نووسراودا دەقی نووسرا و نامەیەکە کۆمنتێکە کۆمنت بەرەزان یعنی خاڵبەندی بۆ ئەوی شار دەبی لە کۆمنت جێژی بکرێ کۆمنتێک کە دەنووسی تۆ دەبی خاڵبەندی تێداوی پۆستێک دەنووسی دەبی خاڵبەندی تێداوی لەبەرەوە با بڵێن دەنووسی کەسێک تا دەڵێ بەداخەوە هەواڵی کۆچی دوایی فلانە کەسمان پێگەیشت لە دوای بەداخەوە فاریزیەک دەکرێت هەواڵی کۆچی دوایی ئەوەمان پێگەیشت نقطە تەواو هەر لە کۆمنت ئەتوو وەرە پێداوەرە خاڵبەندەکەی تێ یا مەسەرەن کەسێک دەمری زۆر با بڵێن پێ سەرسوڵمانە دەڵێ زۆر بەداخەوە ئەلامەتی سەرسوڵمانی تێدەکەی چکەوە تووشی شۆچی کردی مەرگێک فەلا لەبەرەوە لە ژیانی ڕۆژانە لە نووسینی کۆمنتەکە نووسینی نامەیەکە نووسینی پۆستێکە کتابێکە ئەتوو دەبی ئەو هێمانەی خاڵبەندی بخێنایە تاوەکو بتوانی ئەو بکەین جا با بڵێن لە نووسیندا نووسین پرۆسەیەکی زۆر گرینگە دەبی خاڵبەندی زۆر تێدا ڕەچاو بکرێت چکە دەرسی ڕابردوش باسی ئەومان کرد بەرهەمی فکر و هۆشی تو دەبی حسابی ئەوی کە کتاب دەنووسی نیوە شەو سەعات 2 شەو ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە کەسی لە تەنیش نییە جاری وە سەعاتێکی شەو خەریج کتاب خوێندنەوەی بەس لە قسەکردندا بەڵێ ئێستا من قسە دەکەم خاڵبەندی چدا جێگیر نەکەم دەتوانی ڕام بگری پرسیارم لێ بکەیت دەتوانی تەماشای چاوم بکەیت چکە چاویش بەشدارە لە گەیاندنی پەیامەکە سەر جوڵەی دەست هەموو ئەوانە قسەکردن لێو حتا با بڵێن جوڵەی لێو جوڵەی دەست جوڵەی با بڵێن چاو سەر ئیقاع و نەبەڕات سەوت ئەو هەموو بەشدارە لە گواستنەوەی پەیامی تۆ بەڵام لە نووسیندا هیچ لەوانە مەوجود نییە پەڕێکت نووسیە نیوە شەو دەستەکەن کابرایەک دەخوێنیتەوە ئایا چەند دەتوانیت توانای لێهاتوویت لە نووسیندا دووشتە لەوێندا لێهاتووی لە نووسیندا جێگیرکردنی هونەرەکانی خاڵبەندی توانێتت ئەو دووەی پێکەوە مطابق بکەی ئەوە سەرکەوتو دەبی ئەگەر نا زۆر زاری وایە ئەمن خۆم باڵێن بینیمە شەخصە بووە لەوانە ئێوەش بەسەرتاناتبی کتابێک دەست دەکەی 20 پەڕ دەخوێنیەوە هەیە 50 پەڕ دەخوێنیتەوە هەیە 2 پەڕ دەخوێنیتەوە یەکسەر قەپای دەکات و تووشی بێتاقەتی دەبی چێژی لێ نابینی چێژ ئەوجا نەیتوانیوە فکرەکەی جوان بەردەستە بکە یا نەیتوانیوە فکرەکە بەردەستە بکات و لە ڕێگەی خاڵبەندی و ئەو تەموو مژێ با بڵێن بخاتە لاوە ئەوە بەنسبەت وەکو با بڵێن بە شێوەیەکی گشتی و نووسین پرۆسەیەکی زۆر گرینگە بەڕێزان نووسین حتا دەڵێ بەشێک لە زانا و داهێنەرەکان شاعیرە گەورەکان شەو کە نووسونە قەڵەم و وەرەقەیان لەکن سەری بووە بەشێک لە شاعرەکان لە شەو هاتوونە حتا ئەوەی کە یەک دێچێت لە شارەکان ئێستا لەو دەقەی بەبیرمنەوەی بوردەی بوسەیری ئەمین تەذەکر جیرانی بیدی سەلەمی مەولای ئەسڵیەکە دەڵێن دێرێک چەند هەفتە بوو لێ ئەو بوو لەوی نەدەهات دەڵێن لە خەو پێیان گوتیان بە پێ ئاسەوارەکە پێ ساڵسان پێگوتیان دەشی دەڵێن لە خەو ئەو دێری لە بۆ تاوا کرد زۆر شعری دیکەشەیە ینی دکتۆر عەلی وەردی باسەکە لە کارناسە زۆر شعر هەیە لە خەودا نووسراوە چونکە بە پێی با بڵێن زانستی سایکۆلۆژی دەڵێ بەشەکی مێشێک لە خەویشدا خەریکی چالاشیە جا لەبەرەوە نووسین بابەتەکی زۆر گرینگە پێویستە نووسەر قەڵەم و وەرەقەی لەکن بیت چونکە زۆر زاری وایە کە دەچیە سەرجێ فکرەکەت دۆدێ فکر بیرۆکە مڵکی کەس نییە ئەو یەکێکە لە یعنی شتە سەرسوڕهێنەرەکان بیرۆکەیەکە دەڵێ وەکو بروسکەیەک هاتووە دەست بەجێ دەستەمۆت نەکرد و نەتکردە مڵکی خۆ و نەدووسیەوە و تاپۆت نەکرد دەڕوا دەستەکنیەکەکی تر زۆر جاری وایە شتێک دەنووسیەوە یعنی شتێک هەیە هەمان بیرکردنەوەی تووە وا دەزانی ئیتووە یعنی وەرە بڵێ یعنی زۆر جارێک هەر ئەوەتان لە بۆ باسکەم مەزموعەیەک برادەر وەک بەس لەسەر بیرۆکەدانان
5 ساڵ پێش ئێستا وتمان ئەگەر شەریکەی سیارە داوات لێ بکە هەر یەکێک لە ئێوە چەند مواسەفاتێکمان پێ بڵێن چەند شتێک بۆ ئەوی لە سیارە زیاد بکەین ئێستاش بە بیرمە هەرێکە قسەی کردو ئەوە دەیگوت ئەمن دەڵێم ئەگەر شتەکە هابی ئەو هابی ئەو کاتە لە سیارە نەبوو ئێستا لە سیارەی 2021 و 2 ئەو مواسەفاتانە تێدایە ئەو کاتە نەبووە ئەو بیرۆکە لێرە بوو ئەمە لەوێ وەمان دەگو ئێستا مەوجودە کەواتە بزانە بیرۆکەیە کە لۆ دێ هەلۆ تو نایە لۆ کەسێکی دیکەش دێکە لە ئەمریکایە ئەگەرە تو نووسیتەوە لە نووسیندا ئەوە دەتوانانی تاپۆی بکەوی بکەی مڵچی خۆت و زوو بڵای بکەیەوە فەلەبەر ئەوە نووسین زۆر گرنگە بیرۆکەکان و بیرکردنەوەکان شتەکان تاپۆ دەکا لەسەر ئەو کەسێک کە بڵاوی کردوتەوە لە ناو نووسینیشدا دەلالات و مەفهومەکان و مەبەستەکان بە خاڵبەندی جێگیر دەکرێت سنووریان دیاری دەکرێت و ئەو مەبەستی لەوەی ئەمە لەوەی ئەوە لەوەی ئەمە باڵین خاڵبەندی تێدا پەیڕۆ دەکرێت ئێستا ئەگە بینە سەر خاڵبەندی پراکتیکی لە بواری نووسیندا خاڵبەندی پراکتیشی یعنی لە بواری نووسیندا لە چێن دەرە نقطە لە چێ و فاریزە لە چێ و ئەوانە لە چێن دەرە ئەوە با بڵێن هەمووتان کەم تا زۆر بەڕێزان هێماکانی خاڵبەندیتان بینیوە دەشزانن نقطە هەیە فاریزەیە و نیشانەی پرسیارە و نیشانەی سەر سوڵمانە و کەوانەیە و با بڵێن تەقەڵە و جوت کەوانەیە و بەشێک لەو بابەتانە ئەوانە لە چێدا ئەنەی زۆر گرینگە فاریزە لە شوێنی خۆی دابدرێت نقطە لە شوێنی خۆی دابدرێت زۆر گرینگە هەر یەکێک لەوانە لە شوێنی خۆی دابنین بە شێوەیەکی کورد ینی گشتی و 16 نیشانەی خاڵبەندی هەیە وەکو نیشانەکانی خاڵبەندی خۆی لەم بابەتانەدا دەبینێتەوە شازدە هێمای خاڵبەندی هەیە ئەم هەموو کتاب و نووسینە ئەوانی تێدا دووبارە دەبێتەوە لە پەڕێک هەیە 10,000 دووبارە دەبێتەوە لە یەک پەڕ لەو نیشانانە هەیە 10,000 دووبارە خاڵە فاریزەیە دوو خاڵ لە سەریەکە ئەمانە دووبارە دەبنەوە هەموو نووسین ئەبەوەی تەنزیمەکرێت نووسینەکان دەلالەتەکان ئەبە شتانە دەتوانی ئەتوو تەنزیمیکەی ئەوجا کەم تا زۆر بەڕستان شارەزایتان هەیە لەسەر ئەو بابەتانە خاڵ چییە فاریزە چییە فاریزە هەرچەندە لە زمانی کوردی پێدەگوتێک کۆمە فاریزە و دوو خاڵ و ئەو بابەتانە ئێستا ئەگە بینە سەر با بڵێن یەکەم یەک بەیەک ئاماژیان پێ بکەین لە چێ بەکاردێنی یەک بەیەک لەوانە لە چێ بەکاردێنی یەکەم خاڵ کە نقطەشی پێدەگوتێت ناڵێ نقطە سەری دێت زۆر لە قسەکردنی ژوایە ئێستا زۆر جارێکە ئەوانەی لە ژانی زانکۆشدا محازەرە بە تەڵەبان دەنووسێ و دەڵێ مامۆستا دەبی ئاماژە بۆ بکات نقطە یعنی کە گوتی نقطە ئەو بابەتەکە تەواو بوو نقطە زۆر گرینگە هەتا نقطە دانەنەی ئەتوو تەواو نەبووی هەتا نقطە دانەنەی بەمانایەکی ینی ئاینی نقطە صدق الله العظیمی ڕستەیە هەنێکە دەڵێ صدق الله العظیم هیچ کتابێک قیمەتی نابی خاڵبەندی تێدا نەبیت هیچ کتابێک ئەم دێستا پێم خۆشە پرسیارێک بکەم پێشەوەی یەک بێک ئەوانە شی بکەینەوە شوێنەکەی باسکەین ئەوە بزانە کتاب دەبی ئەو خاڵبەندی تێدابی کتابی باشە قورئانی پیرۆز کا خاڵبەندی لە قورئاندا کا نقطە و فاریزە و علامەتی سەر سوڵمان و علامەت کەوانە لە قورئاندا فکرت تا ئێستا فکردەوەی کردووە قورئان خاڵبەندی تێدا نییە کا نقطەی تێدایە علامەت هەموو مەسحەفەشی بینە ئەوە بزانە علامەتی سەر سوڵمانی تێدا ئەو هێمانە دەڵێم ئەو 16 هێمانەی تێدا معنویەتی کا ڕۆسی ئایەوە کا خاڵبەندی قورئان القرآن تلقيه صدق
باشە فێر دەکرێت بەو شێوەیە کە جێ لێ دەبی بۆ شێوەش دەبی بخوێنەوە بەڵێ ئێستا شوێنانەی کە پرسیارە بە شێوەی پرسیارە تو دەیخوێنیەوە یان باڵێن کە بەڵێ قسەی عەفوەن یعنی قسەی زاڵمەچی نەقبلەکە مۆسا فیرعەون دەڵێ ئەنا ڕەبکوم الأعلا لێوە دەنگت هەندێک نزم دەکەی ئەو حاڵەتانە ئەجاوا ئەو لە خوێندنەوە دیارە و بەپێی با بڵێن حکم و ئەحکامی تەجویدی و بەپێی ئەو شتانەکە بەس نووسینە ئێستان باسی نووسین دەکەم قورئانی پیرۆز نووسراوە تۆ لە ڕووپەڕێک کا هێماکان هێمای خاڵبەندی ئەوانە کە هەموو قورئانی بگەڕێ نوقتەی تێدا نییە تێدا علامەت پرسیاری تێدا خۆشتان زان قورئان چەند پرسیاری تێدایە هەر خوای گەورە چەند پرسیار لە عەبدەکان دەکەوە نییە چەند سەرسوڵمانی تێدایە چەند قسەی فیرعەون دەجێڕێتەوە کە دەڵێ ئەنا ڕەبکوم الأعلا ئەوە خۆ دەبێ ئەو قسان ناو کەوانە دابدرێ کە قسەی یەکەکی دیکەوە ونیە بەرەزان قورئان یەکێک لە موعجیزە گەورەکانی خاڵبەندیەکەشی موعجیزەیە ئەگەر خاڵبەندی قورئان وەکو خاڵبەندی من و تۆبی نقطە و فارزە ئەوانەبی بزانە نابیت قورئان خاڵبەندێکی تێدایە لە هیچ کتێبێکی دیکەی دنیادا نییە ئێستا دەرفەت نییە باسی گەورەی و عەزەمەتی ئەو خاڵبەندیە و ئەوە قورئان ڕێنووسێکی تایبەت بەخۆی لە هیچ کتابێکی دنیادا نییە هەر شێوازی خەتەکە شێواز ئەو شێوازە خەتە هەتا کتابەکە دیت بۆ خەتەی چاپ کرابی خەتەکە ئەوەی کە خەتی عوسمان ئەوەی عوسمان چێ نووسیەتی عوسمان تا نووسیتی هەر خوای گەوڕای دابنێ ئەو عوسمانەی تەنها لە بەوەی هیناوەتە دنیا ئەو مەسحەفەی بەو خەتەی بنووسیتەوە خودی خەتەکە زارێ وەدەستنووسەکە تەماشا ژمارەی ئاەتەکان تەنە ئەوەی هەناسەکەی باسم کرد یەکەم هەناسە بسم الله دوای ئاەت لە بۆ ئاەت دوای ئەوە مەدە ئەوە بەپێ ئەوکەی خاڵبەندی نیزامێکی خاڵبەندی تایبەت بەخۆی هەیە وەرە جەماعەت ئاەت ناڵێ ئاەتی یەکەم دووەم سێم ئەو ئاەتان ڕقەمەکان هەمووی دەربینە هەمووی بەسەر یەکەوە بنووسە کەواتە لە خاڵبەندیش بە قسەی ئینسانەکان ناچی لە خاڵبەندیش چۆن کەلامەکە لە کەلامی هەموو مرۆڤایەتی گەورەترە خاڵبەندەکەشی لە هەموو خاڵبەندێکی دنیای گەورەترە قورئان ئەمە ئێستا گوتمان چ بەڕێزان لۆی ئەو پیشانم کرد گوتم زام یعنی شتەکەوە گرتە وتمان ئەرچی خاڵبەندی چییە ئەرچی خاڵبەندی ڕوونکردنەوەی مەبەست و لە ناوبردنی تەمومژی واتاییە قورئان بەخۆی تەمومژی تێدا نییە لێڵی تێدا نییە گومانی تێدا نیە دەقەکە گومانە خاڵبەندی لەوەی جێگیر دەکرێت تاوەکو پەیامەکە جوان بکە پەیامەکە بەخۆی جوانە هەرچەندە بابەت نە بەرۆکو لەطفێک گوتم وەکو ئاماژەیەک لەبەرەوە قورئانی پیرۆز لەو خاڵبەندیە گەورەترە کە فلان و فیسار باسییان کردووە فاریزە ئەوایە ئەوایە باش ئێستا بینە سەر خاڵ لە چێن دەر تحقیق دەکرێت جێگیر دەکرێت خاڵ هەروە بزەم لە ئیبتیدایی خوێنمان ڕستا لە کۆمەڵە وشەیەک پێک دێ کە بە خاڵ کۆتایاتوە نیە ینی پێناس ئەستە دە پێناسە ئێستا بەشەکە ڕازینی لەسەر ڕستە لە کۆمەڵە وشەیەک شەدی لە کۆمەڵە وشەیەک پێ جاری وای یەک گوشەشە ڕستەشە لێرە دەرفەتمان نییە باسی بکەن چکەوە بە جێناوەکان دەبێتەوە بابەتەکی درێ نانم بابەتەکە قوڵە باسی بابەتێک دەکەین شتێکی دیکەمان لێ دێت بێشێ بەس ئەوە پێناسەکە ئەوەندە ئیسفادە دەکەن دەڵێ کۆمەڵە ڕست وشەیەکە بەسەرێکەوە بە خاڵ کۆتایدی ئەمە باسی خاڵەکە دەکەن ئەوە ینی چیە ینی ڕستە دەبی خاڵی تێدابی لە خاڵ بە خاڵ کۆتایی بۆ نمونە دەڵێ کوردستان وڵاتێکی جوانە ئێستا ناکرێ ئەو قسەیە حتا لە وەڵامدانەوەش لە بۆشایی لە زۆر زار لە بۆ تەڵەبە دێنیتەوە ئەم یەکەکەمەوە کە بۆشایم لێ ناتوە بۆ نمونە بۆشایم تم پێناسەی ڕەگەڵزی بکە یەک پەرەگرافی نووسیوە ئاخیرەکەی خاڵ لێم داناوە چونکە ئەوە دیارە ماویەتی نەینووسیوە خاڵ یعنی کۆتایی تەواو دەبی قفڵی دەی قفڵ دەرگا کە دەچێ ماڵێت توێ دەرێ دەرگاکە قفڵ خاڵ بریتێ لە قفڵدان ئەو نوقتەیە لە کۆتایی ڕستەدا دەدرێت لە کۆتایی ڕستە ئەگەر ناتەوێت چی دیکە بڵێ
ئێستا دەڵێ کوردستان وڵاتێکی جوانە تەواو نامەوێتی دیکە بڵێم ئەوە ڕستە دەڵێ کوردستان وڵاتێکی جوانە بەڵام ئێستا کەوات کە گوتم بەڵام یعنی قسەکەم تەواو نەبووە خاڵەکە دەبیتە فاریزە کوردستان وڵاتێکی جوانە بەڵام خزمەت نەکراوە نقطەکە دەستە ئاخیرەکەی لەوێن دەرفاریزە دێتێت چکە بەڵامەکە ینی ڕاوەسە جارە قسەم مایە وڵاتێکی جوانە بەس هێستا ینی فاریزە ینی کۆڵی دڵم دانەڕێشێت جارێ وانە ئەوە فەرەبەرەوە یەک لە شتەکان لە کۆتایی ڕستە دادەندێت دووەم خاڵ لە چێن دەردادەندرێ بابەتێکمان هەیە لە زماندا پێی دەگوترێت ئیکۆنۆمی یعنی چیە؟ ئیکۆنۆمی ئابووریکردن لە زمان وەکو چ مەسەلەن چێ دەتوانی شتێکم پێ بڵێ ئابووری کرابی لە زمان بە پیت مەسەلەن پیتێک ئەمە دەڵێ باز لە پێغەمبەر دەکە سەڵ سەلەم پێویست ناکەم جارێ دەڵێ پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ دا خاڵ ئەلی لەش دەبیت الدكتور فلان ینی لە ئەوجا زۆرمان هەیە ئەوەی کوردکراوەکان مەسەلەن مامۆستا میم نقطە ناوی کەسەکە دێ خاڵ ئەلەوانەش بەکاردێ لەو شوێنانەی کە کورتت کردیتەوە وشەیەکە تعبیرێکە بەس درودی خوای لەسەر بێ وشەنیەوە دەستەواژێکی جێ ینی پێش زاین پا ز ونیا ئەوانە خاڵ ئەلێرەش دەتوان بەکار نەک دەتوان دەبی بەکار بێ ئیزباریە ئەوە نابڵێ بە ئارەزووی ئێمەیە لە کۆتایی ڕستەکە بەکاردێنرێ لێرانەش لە ئەوانە ئیکۆنۆمی ئەو بابەتانە ئیکۆنۆمی پێدەگوتێت ئەو شتانش دەبێت اتفاقی لەسەرکراوی بەڕێزان لە خۆتەوە نابی شتەکەم کرێت ئێستا نازام لەو ڕۆژانە لە دەرسی عروس ئەوە دەرسی ڕەوانبێژی داوای نمونەم لە تەڵەبان کردبوو پێناسە و نمونە هینایەتیانەوە لێرە نووسیتیان نم ئەمش گوتم ئەو نمە چییە؟ گوتی نمونە گوتم دەچێتانی نایە نابی یانێ تو بووی ئەکادیمیا لەو منشی دابنێ ئەو دا ئەو خا تەڵەبا ئەوجا ناکری ئەو شتە ئەوانە بەدەستە من و کەسەک و دوو کەس دانان ئەوجا مەسەلەن دا خا دانرایە یان دال مەسەن ئەوانە عالەمیە میم کە دادەندرێ یان ناوی مەسەلەن ناوی حیزبەکان کوور دەکرێتەوە ناوی حیزبەکان و گروپ و ڕێکخراوەکان و لۆگۆیەکان تەلەڤیزیۆنەکان ونیە ئەوانە مەسەلەن زۆربەی تەلەڤیزیۆنەکان با بڵێن پیتی یەکەمی وەردەگری ئەوە نقطە دادەندێت ئەوانە کوورکردنەوە یا لە زمانی ئینگلیزی شتێکی دیکە هەیە بۆ نمونە ناوی شخصیش کوور دەکرێتەوە بۆ نمونە ئەگە بڵێ ڕێبوار لەوانەیە ئاڕەچی بکەین نقطە میم ئەوجا ئیسماعیلی دەکات چکە ناوی باپیری دێتە پێشەوە ئەو یەکێکە لەو نقطەی دەبی تێدا بەکار بهێنرێت باش ئێستا بینە سەر ئەوە نقطە باڵێن ئاسانە لە ڕستەک بەڕێزان لە ڕستەش لە چێن دەربەکاردێنرێ وەکو وتم لە ڕستە ئەتو گوتت دەڕێی کوردستان وڵاتێکی جوانە گوتت کوردستان وڵاتێکی جوانە ئەوە نقطە قسەمان نەما بەس ئەگە بێ سەر ئەو بابەتەی وەکو بڵێ بتەوێت درێژەی بدەیە چکە ئەمە بەڕاستی ئەمە ئیش لەسەر خاستن ئەوانە ئێوە ئەگەر کتاب بنووسن نووسیمکە ئەمە ئیش لەسەر ڕستە ناکەین ئەمە ئەو قسەیە بە دوای دادێت دەیدێت هەر دێت هەتا دەگەیە پەرەگرافەک دەڵێ کوردستان وڵاتێکی جوانە بەڵام ئەو وایە ئەوجا دەی لە چێن دەر مەفهومەکە تەواو دەبی نقطەکە لەوێ دادەندرێ لەوێ دادنێ لەبەرەوە زیاتر فاریزە دەرکەوتەی هەیە لە ناو ئێرانە فاریزە لە ناو ئەوانە دەرکەوتەی هەیە يعني مەرجێنی لە هەموو نقطەکان پاراگرافی لە ناو کتابی پێویستە نا شەرت نییە شەرت نییە ئەوە دەکرێت مەسەلەن ئەتو ئێستامە هەر دەڵێم کوردستان وڵاتێکی جوانە بەڵام خزمەت نەکراوە ئەوە نقطە ونیە بۆیە مەسەلەن دەی هەتا دێ پەرەگراف یعنی ئەو بۆ چوونەی کە لەسەر کوردستان و خزمەتکردن و جوانیت هەیە کۆتایی پێهات
ئەو مەفهومە خلاص بوو بە تۆ ڕایگرین باش کەیفی جەنابتە دەینە سەر فاریزە بەخۆی با بڵێن خاڵ زۆر گرینگە فاریزە ئەو شتانێکەوە گرینگن خاڵە فاریزەیە دوو خاڵە نیشانەی پرسیارە نیشانەی سەر سوورمانە هەندێکی دیکە ئەتوانم بڵێم هەر کەم دەرکەوتیان زۆر کەمە فاریزە چیە بەڕێزان فاریزە لە نێوان دوو ڕستە سێ ڕستە چار ڕستە بەکار دەهێندرێت کە ئەتوو مەفهومەکەت بە تەواوەتی نەگەیاندووە وتمان بڵێ کوردستان وڵاتێکی جوانە تەواو بەڵام خزمەت نەکراوە مەفهومەکەت لێرە فاریزەیەکی لازمە یان دەڵێت ئەگەر چی کورد زۆر نائومێد کراوە ئەگەر چی کورد زۆر نائومێد کراوە هەر دیارە مەفهومەکە نییە فاریزە وەنیە قسەی دیکەم مایە دەڵێ ئەگەر چی کورد زۆر نائومێد کراوە بەڵام ڕۆژێک بە ئاواتی خۆی هەردەگات ئەوە ینی لە مابەینی ڕستەیەک دێت کە ئەو ڕستەیە جارێ مانای پێدەگوتێت مانای مطلقی خۆی نەگەیاندیە کە مانای مطلقی خۆی گەیاند ئێستا بڵێ ئازاد سێوەکەی خوارد جێی فاریزە لەو ڕستەی نابیتەوە ئازاد سێوەکەی خوارد نقطەیە بەڵام شتێکی دیکەی لە بۆ زیادکە بڵێ ئازاد نانی خوارد نقطە شتێکی تر لە بۆی زیادکە دەڵێ ئازاد نانی خوارد ئینجا چوو بۆ قوتابخانە لەو حاڵەتەی فاریزە جێ دەبیتەوە چونکە هەر باز لە ئازاد دەکەی کە دوو کاری کردێ نانی خواردووە و ڕۆیش تووشە فلەبەرەوە لێ دەڵێ فاریزە لە چێ دێت لەو ڕستانە دێ بۆ نمونە ئەگەر ئەوە پەڕێک بی لەو ڕستەیە کە ئێشتا مەفهومەکە تەواو نەبووە دێت هەتا مەفهومەکە تەواو دەبی دەگەیە نقطە ئەوە فاریزە بە چش دانرایە فاریزە بەڕێزان بە قوفڵک دانرایە ڕستەکان پێکەوە دەرکێندرێ یعنی ئەگەر ئەو فاریزەی لا ببەی واویش دابنێ ئیعتیادیە دەڵێ ئازاد نانەکەی خوارد و ئینجا چوو بۆ قوتابخانە خۆی دەڵێ هەر واو فاریزە واوە هەمان حکمیشیە هەمان ئەرچیشی هەیە لەبەرەوە لە جێی واو دەتوانی بەکار بهێنی دەکرێت هەندێک جار فاریزە بی هەندێک جار واو بی زۆر ئەوە ڕوو نەدەم بەڵێ ئەوەش دەتوانی ئەوەش دەتواندرێت دەکرێت لەگەر وەی فارزە بەکار بێت ئەوە لا ئێستا زۆر جاری وە هەیە ئەوە لە هەرچەند لە ڕێنووس باز دەکەین لێ باسمان دەکەن ئێستا دەڵێ بۆ نمونە ئەگەر بڵێ ئازاد نانی خوارد فاریزە ئینجا چوو بۆ قوتابخانە کەوا زۆر زاریوە غەڵەتەشی زۆر با بڵێن قەبیح فەزیع دەکرێت فاریزەی دانایە واویش دادەنێ ئازاد نانی خوارد وەه چۆ بۆ قوتابخانەت ئەو واوە ناکرێ مادام فاریزەیە ئەو فاریزە ئەرچی ئەو دوانە بەتاڵ دەکاتەوە نا پێویست ناکە هەرتا ینی زۆرشی دیکەشێ لە ئەگەر دەرفەتەبی لە بەشی ڕێنووس باسی لێوە دەکەین باش یەکەم وەکوتمان لە نێوان ئەو ڕستانە کە پەیوەستن بەیەکەوە و بەسەر یەکەوە دێن هەتا دەگەیە خاڵ فاریزە بەکار دەهێندرێت جابزانە مەوزوعەکە تەوەرەکە چییە تەوەرەکەمان بریتیە لە ئازاد دەڵێ ئازاد نانی خواردوو بۆ ئازاد نانی خواردوو چوو بۆ قوتابخانە و پاشان گەڕایەوە ئەوە هەمووی فاریزەیە دەتوانی بڵێ ئازاد نانی خوارد فاریزە ئینجا چوو بۆ قوتابخانە فاریزە دواتر گەڕایەوە مادە هەتا دەگەی نقطە لەو ڕستانە ئەوە دەتوانی فاریزە دابنێ لە شوێنێکی دیکە لە هەر جێگایەک وشە و دەستەواژەیەک بەکار بهێنی لە بری کەسێک بۆ نمونە زۆر جار باسی کەسێک دەکەی دەڵێی گۆرانی شاعیر ئێستام دەڵم گۆرانی شاعیر یعنی ئاگدار بن گۆرانی شاعیر چییە قسەم مایە لەسەری گۆرانی شاعیر قسەم مایە لە باتی مەسەن بۆ نمونە باسی پێغەمبەری دەکە ساوسەرم دەڵێ فەخری کائینات وەصفت کردووە بە وەصفێک باسی وی دەکەی لە پاش ئەو وەصفە فاریزە دادرێت چکە قسەی دیکەی لەسەر دەکەی
لباش أو وصفة بونمونا أو دادني كذا لي مثلا گۆرانی شاعر وەنا پێویستە بەس کە گوتت شاعیرێکی دەڵێ گۆران شاعیری هاوچەرخ ئەو دا قسەی لەسەر دەکەی فارزە محەممەد فەخری کائینات فارزە ئەو دا قسەی لەسەر دەکەی گۆرانی شاعر کۆتای هات نە کە گوتت گۆرانی شاعر قسەم پێ ینی قسە لەسەر گۆرانی شاعر دەکەم چاوەڕێم دەکەی ئێستا ئەمن بووم دەکرێت بڵێم گۆرانی شاعر ڕاست دانیشمەوە چی کردە گۆرانی شاعر یعنی قسەی لەسەر دەکەم و دیارە هەر ینی فەتحی دەرگایەکم کردەوە بەسەر بابەتەکەدا فلەبەرەوە ئەو وشەیە یان ئەو شتێک کە ئەتوو دەیدرکینی یا مەسەن زۆرجار لە دوعادا لە چیرۆکوان دەڵێ خودایە لە دوای خودایە دەزانی کە نزاو پاڕانەوەیە کێ فاریزە دەکری خودایە یا دەڵێ مەسەن زۆرجار دەڵێ لە تەنیاییدا فاریزە شتەکت بەسەر دێ لە تەنیاییدا یعنی ئەو شتانە با بڵێن فاریزەی قبوڵ دەکات هەروەها لە جیاتی واویش بەکار ئەوی کە باسمان کرد واو لە جیاتی واو فاریزە دەتوانی بەکار بهێنی بۆ نمونە ئەمەش لە چ بەڕێزان واو چکە ئێستا ئەتوو بۆ نمونە دەژمێری دەڵێ ئێمە لەو دەورەیە ئەم بەڕێزانە لەم دەورەیە بەشدار بوون ناوکەوانەکی دەنێ پێویست ناکا بڵێ ئازاد و ئەحمەد و مەحموود و ڕێبوار و سەردار و ئەو واوە نابێت ناوەکان دەنووسی ئازاد فاریزە ئەحمەد فاریزە ڕێبوار فاریزە دڵشاد فاریزە ئەوە دەکەی ینی لە بۆ جیاکردنەوە لەو حاڵەتە ئەوە لە جێی واوە خۆ ئەگەر نەژنووسی هەموو یا لە نێوان وەکۆی گوتم دەڵێ نانی خوارد و ئینجا چوو بۆ قوتابخانە و گەڕایەوە و وانەکانی خوێند و بەس ئەوانە هەمووی دەتوانانی لەبری ئەوە فاریزەی دابنێ فاریزە جوانترە لەو واوە با بڵێن لە ڕووی مەفهوم وەکو تەنەفوسێکت پێ ئەدا بەڵێ بەڵێ ئەگەر ژماردت ئاخیر شت مەسەرەن دەڵێ ئازاد و ئەوە کەوانت کردەوە ئەو لە بەشی کەوانت باس دەکەین لێ باس نەکرد مەسەن ئاخیر ناوەکە دەڵێ ئازاد فاریزە دەڵێ لەگەڵ هەندێک لەگەڵ یانیش دیسان بۆی دەڵێن دڵشاد فاریزە ڕێبوار و ئەوەی ئاخیرەکەی دووە پێکەوە دەشکێندرێ ئاخیرەکە مەسەلەن هەرێمی کوردستان لەم شارانە پێک دێت هەڵەبجە فاریزە سلەیمانی فاریزە کەرکووک فاریزە هەولێر و دۆک چۆن بەڵێ کەناوەکانی مادەی خۆشبردێنی بەس تەنها ناوەکانیان دەڵێ بێکە ناسەژ یانیش دوو سێ بێکە ناسە ئاخەتو لە قسەکردن وەنا لە قسەکردن ناڵم باسی نووسین دەکەین کە راپۆرتەکە لە قسەکردن جیاواز ئێستا ئەمە باس لە باسی نووسینە لە کتاب کەوانت کردەوە باسی مادەی هۆشبەر وەنا هێرۆین فاریزە عەشیش فاریزە تریاک فارز ناکری هەمووی بەسەرێکەوە وەنیا دەبی فاریزەی تێدا بیت لە قسەکردنیش وەستان تێدابی وەستان ئەخر ئەو وەستانە ئەمە پێشتر باسمان کرد پێ ئەم خۆم پێ دەڵێم نەرمە ئیستاپ چی دەکەی ئەو هەوە بەڵام بێ فاریزە نابی لە نووسین جێگیر ناکرێت تێکەڵ دەبیت تێکەڵ دەبی شتەکە مەفهومەکە تێکەڵ دەبی لەبەر ئەوە دەبی هەبیت بڵێ بڵێ چەند دەژمێری شەش لە هەفتەمینی مەسەن واوی سەبعەتە پێدەنجەنا بەڵێ لە کوردیش هەیە ئەو شتەیە مەسەلەن یان بەخۆی ئەو ئاخیرەکە مەسەن کە شتەکەژمان لە ئینگلیزیش واوە چی تێدایە ژمان مەسەلەن لە ئینگلیزیش فارزە دەژمێری ئاخیرەکەی دەڵێت چ ئانت ئەوە لەقەزمەوەی عەرەبی ئێستا مەشهورە واوی سەبعە هەیە تائیب و نەسائب مەسەلەن وەتا ئاخری تا ئاخیرەکەی مەسەلەن تا هەفتەمینەکە واوی لەگەدا ئەوەش هەر وایە مەبەستم یعنی ژمارەکە معدەدە نا ژمارەکە دیاریکراو نییە حەزەکەی سەتی بەس دووی ئاخیری
دوی ئاخیری بە واو دەردەبڕی دوی ئاخیری دەسێ زیاتر بێت دوی ئاخیری بە واو دەردەبڕیت لا ئابزانم لە قورئانی شێوەنا ئەوەی سوورەتی تائبات عابدات سائحات ثيبات وأبكارا وأبكارا أويش لو شيء أنا أو تقريبا بزان أويش بيقع كده مفهومك كتير أجا صت بي وبينز بي وشاش بي جمار دنكا بو إليك بكريتو فارزي والآخري دواوكي لك كده أو طبعا وكمان وأنا لا أو في إنجليزي إكس واي أند زد إكس واي أند زد آخرك أويشا عفوا دكتور جان بقول أجر دراوك التواوبي بيكش آخر واوي لندن بقولم أجر جمع دراوك بينشتك التواونا جمع درا نقطة أنا نيجي با يا أخي أوش مان هي باز لكن أوش هي لنا وكوالين مثلا ذا تا ألف وداء مان يعني تا دواتر يعني هتريش مانية أو باز لكن عفوا هي سبيس لبيش لفاش هما يلا دلتن يعني أو بالنسبة سبيسي هرچند لە بەشی ڕێنووس باز دەکەین بەس مادەم ئێستا پرسیار کرد مامەژێ بەرەزان فاریزە مڵکی چێیە؟ وشەی پێشە خۆی ئێرە دەبی سپەیس بیت ئەو دەوشەکە دەست پێ دەکاتەوە زۆر جاری وایە لە نووسیندا فاریزە دەکرێت ئەوە بەوەی وەدەرکێن ئەوە غەڵەتە یا فاریزە دەبیتە مڵکی وشەی پاشتر ئەوەش غەڵەتە نابیت ئەوەش نابێت فاریزە مڵکی وشەی پێش خۆیتی واو مڵکی چێیە لە واوی واو لە ناوان هەردووکان دواتر باسی دەکەین نە لە پێشە نە پێشە سپیسەکە لە هەردووچی هەیە لە هەردووچی هەیە بەڵێ هەروەها فاریزە لە جێگەی هەڵوەستەیەکی زۆر کورد بەکاردێنێ هەڵوەستەیەکی زۆر کورد دەڵێ مەسەن خاستن ئەوە زۆری لە پەندی پێشینان هەیە دەستی ماندوو فاریزە لەسەر شتی تێرە ئەگەر گوڵنیت دەرچیش مەبە یعنی هەرخۆی ئیقاعەتیدا ئیقاعەکە ڕات دەگری ئەو ڕاگرتنە فاریزەیە لە نووسیندا بە فاریزە جێگیر دەکرێت یعنی لە هەڵوەستەیەکی کورد زۆر کورد دیسان ئەو فاریزەیە تێدایە ئەگەر گوڵنیت ئەوجا زۆری ئەوانە هەندێکیان لە پەندی پێشینان و هەندێکیان لە قەول و لە وتە ئەوانە دەردەکەوێت جا لەبەر ئەوە فاریزە هەندێک جێگەی هەندێک وشە دەگریتەوە واو لەگەڵ مەسەلەن دەڵێ من لەگەڵ کاک جیهاد چوون بۆ بازار لەگەڵەکەی لابە من و کاک جیهاد چوین بۆ بازار من فاریزە جیهاد چوین بۆ بازار واو لە جێگەی واو وەکوتم لە جێگەی ژمارنێکی زۆر لە جێگەی هەڵوەستەیەک ئەو ڕستانەی کە تەواو نەکراون ڕستەکان کە مەوزوع گۆڕە ئێستا بۆ نمونە بەرەزان ئەمە باس لە چ دەکەین باز لە بۆ نمونە ئازادمان کرد چالاکی ئازادی هەتا تەواو دەبی ئەتوو بە فاریزە کۆتای پێێنە کە دەیە سەر کەسێکی دیکە نقطەدان ئەو جەباسیوی دەکەی لەبەر ڕستە تەواو نەکراوەکان کلکە پێدەگوتە کلکە ڕستەکان وەستانێکی کورد هەموو ئەوانە فاریزەی پێویستە دابنێ یان زۆر جاری وا هەیە لە پێناسەیەک دەکەی باسی ئەوەت کردووە بۆ نمونە نالی شاعیرێکی گەورەیە ئەو هایە شعرەکانی خاوەن جوانێکی زۆرە دەقی شعری ئەو هەر لەگەڵەوی دەتەوێت ڕوونکەیوە دەقی شعری فاریزە ڕوونکردنەوەی لەسەر دەدەی یا بۆ نمونە دەڵێ یەکێک لە شاعیرەکانی قوتابخانەی بابان نالی شاعیرێکی کووردە دەنووسی ناری شاعیرێکی کووردە خاوەنی تایبەتمەندی خۆیەتی لێرە لە نووسینەکەدا باسی ناریت کردووە یەکەم جار ئاماژەیەکت داوە دەڵێ نالی یەکێکە لە شاعیرەکانی قوتابخانەی بابان بۆ نمونە مێنشینی بابان خاوەنی مێژوێکی تایبەتی خۆیەتی و چەندین مزگەوت و قوتابخانەی تێدا دروست کراوە و شاعری گەورەی تێدا هەڵکەوتووە و ناری شاعیرێکێکە لەو شاعرانی کە تێدا هەڵکەوتووە ئەو جا لێرە بەس ئاماژەت پێکردو ئەو جا دەتوێ باس بکەیت دەڵێ ناری فارزیەکە کە لەو شاعرانی کە لەو هەڵگرتوخانی تایبەتمەندی خۆیەتی یعنی چییە دەمەوێت قسە لێرە ئاماژەم بە ناری کرد بەس لێرە دەمەوێت قسەی لەسەر بکەم ڕوونکردنەوەیکی لەسەر بدەم
لەبەرەوە لەو حاڵەتەش لە ناودا بەکار لە دەهێن درێت أستاذ أو موضوعك تودتي جايك ولا في شخوت بەڵێ خدي موضوعك إلا السلوات الهاب بأز فارزة كده ئەو جا دەدەنێ بەڵێ ئەوەش هەر نقطەیە ئێستا دەڵێ بۆ نمونە دەڵێ ئەمە باسی مێنشینی بابان دەکەین دەڵێ مێنشینی بابان ئەوە چکە ئەو پەرەگرافە تەواو بوو نالیەشێکە لەو شاعرانەی کە لە سەردەمی مێنشینی بابان پەیدا بووە نقطەی دابنێ بەس ئەو زەکە دێ باسی نالی دەکەی دەتێت تۆزیع ئەگەر سەر نادێ دەڵێ نالی شاعیرێک فارزەکە دادنێ ئەو زە تۆزیعەکەی لەسەر دەدەی ئەو جا بینە سەر دوو خاڵ ئەگەر وەربگرین دوو خاڵ چییە ئەو دوو خاڵێک کە بەکاردێنرێ ئەوە زۆرە باوترین بەکارهێنانی لە دوای گوتنە دەڵێت وشەی دەڵێت کە دەڵێ دا مەڵێم ئیمامی غەزالی دەڵێت قسەکەی دەنووسیت ئەو دوو خاڵێ خوای گەورە دەفەرموویە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەڵێت ئەو دەڵێتە کە ئەوە دانا یعنی ئاگدار بە ئەوە سنوورە هەموو ئەوانە قسەی من بووە ئەمن دەڵێم حرام ئەوایە ئەو هایە شتێکی خراپە نازام چێ هەر وەکو ئیمامی غەزالی دەڵێت ئەوە سنوورە یعنی ئاگدار بە ئیمامی غەزالی قسە دەکات لێرەوە لە دوای ئەو نوقتەوە فلانە کەس قسە دەکا ئەوە قەولەکەم هینایە بۆیە لە دوای وشەی دەڵێت یان گوتی ئەوجا دەفەرموێ هەر با بڵێن بەپێی ئەوەکەی کە ئەتوو وشەی دەڵێ لە زمانی کوردی بەکاردێنێت دەڵێتیش هەر بەکاردێنرێ گوتی وتوویەتی یانش دەفەرموێ مەسا ئەوجاش بەپێی ئاست مستەوای کەسەکانە زۆر جار بە وشەی خوای گەورە دەفەرموێ بەکاردێنرێ وشەی دەفەرمێ لەو خوای گەورە بەکاردێنرێ یا لەو ئینسانێکی زۆر با بڵێن باش ئەوانە بەکاردەهێنرێ یعنی کەم هەبووە بڵێ وڵا شەیتان دەفەرمی وەنیا هەیە نییە یعنی وچکە تەکریمەکی تێدایە ئەوەی ئەدی ئەوەی مەسەڵەن پێک دێ لەم خاڵانەی خوارەوە دوو نقطەی دەکەن خەتەک ئەوەی ئێستا یەکەم وەرگن یەکەم دوو نقطە لە چ بەکارهێن خاڵی یەکەم دوو نقطە لە دوای وتنەکان دووەم کاتێک بەشە پێکهێنەرەکانی شتێک دەژمێری کە دەڵێ بۆ نمونە ئەندامەکانی لێشی مرۆڤ بریتیە لە ئەوەی کە ئاماژەت پێکرد بریتیە لە بریتیە مەسەلەن لە دوو نقطە ئەوجا ئەندامەکان چاو دەست سەر ئەوەکان دەژمێری ئەوەش کە ژمادیسان بە فاریزە شتەکان لێک زیاد دەکەیەوە تاوە کۆدەی بەس مەبەستم لەو دوو نقطەیە لێرە لەو دوو نقطەی ناپڕژێنە سەر ئەوانە لە دوای ژماردنی ئەندامەکە بۆ نمونە دەڵێ ئەو ئانەی کە لەم خولە بەشدار بوون پێک دێن لەمانەی خوارەوە دوو نقطە کەوانە ئەو جەناوی شخصەکان دادەنی فاریزە هەتا ئادەگەی ئاخیرەکەی واو کەوانە قەپات دەکەی ئەو لەو کاتێک شتێک دەژمێری بەشە پێکهێنێک دەژمێری یان مەجموعەیەک ئەو دوو نقطەیەش دادەندرێت یان مەسەلەن بۆ نمونە دەڵێ لە کاتی هەر گفتوگۆکردنێکدا مەسەلەن لەو قسەیە لە کاتی هەر گفتوگۆکردنی ڕەچاوی ئەمانە بکەی دوو نقطە ڕاستگۆییە کەموتنە با بڵێن قسەی جوانە ئەنی ئەو شتانە بە فاریزە جا دەکرێت لە پێش ژماردنی هەر شتێک یان ژماردنی هەر بەڵێ لە پێش ناڵ هەر بەخۆی دەڵێ لە پێش ژماردنی بەشە پێکهێنەرەکانی شتێک بڵێ یان لە چێن دەردێ لە مانالێکدانەوەی فەرهەنگی دێت ئەو دوو نقطە ئەوە سێم خاڵی سێم لە مانالێکدانەوەی فەرهەنگی دێت بۆ نمونە دەڵێ ماڵ لە فەرەنگ ماڵ دوو نقطە ینی خانوو لەوە دێت مەسەلەن لەو حاڵەتەنە یا بۆ نمونە دەڵێ دڵ لە فەرەنگدا دوو نقطە ئەوە مەسەن قەلب یا مەسەلەن چاو دوو نقطە چاف یعنی ئەوە لە مانالێکدانەوەی فەرهەنجەکان ئەوە هاتووە جادو دوو نقطە تەلیسم یعنی ئەوە ینی کە کراوە لەو حاڵەتانە ئەوەش کەمانە فەرهەنجەکە لێ باسم نەکرد با بڵێن بۆ نمونە ئەتوو لە هەمبانە بۆرینەی تەماشاکە کە دەڵێ
بۆ نمونە داهێنانیمانە داهێنان دوو نقطە دەڵێ دروستکردن فارزە چکە هەموو دێ دروستکردن ئیبتیکار فارزە خەلق فارزە بەدیهێنان فارزە یعنی هەموو ئەوشتانە لێک دەداتەوە بەس چییە وشە سەرێکێکە لە فەرهەنگ کە تەماشا دەکەیت و دەتوێت تەماشای داهێنان کە بزانم چەند ماناییە داهێنان دوو نقطەی کردی ئەو زە دێت ماناکانیەکەی لێ دەداتەوە دو نقطەکە مڵکی داهێنانە بەڵێ سپیسەکە بکەوت سپیسەکە دەکەیت ئەو لایە مڵکی بۆی وەدەنووسێندرێ تعریفیش دەویست پێناسیش توشپی لە پێناسەی نابیت لەو پێناسە ئاستایانە نابی لە ئێستا ئاماژەی بابلێن بە شتێکی تر دەکەین لە بۆ پێناسی خوا بووە لێرێکی چێت بەڵێ کەوانەکە دەبێت لەگە دو نقطەکەی سپیسیان هەبی بەڵێ ئەو دوو نقطەیە مڵکی ئەو شەیە کە لێ دێت لە کابی ئەو سپیسی نیەوی سپیسەکە دەکەویتە ئێرانە سپیسەکە دەکەویتە ئێرە بەخۆی ئەوە لە تەکنیکی نووسینە مامسەجات تەکنیکی نووسین کۆمپیوتەر لە مابینی ئەو کەوانە وشەی ئێرە نابی سپیسەبی ئەلی کۆتایی ئەویش نابی سپیسەبی چکە بزانە ئەوە با بڵێن ئەو نقطە زۆر نقطەیە فاریزەیە دوو نقطەیە هەموو هەلا با بڵێن هێماکان علامەتی استفهامە مڵکی چێنە مڵکی وشەی پێشترە چونکە ئەو قسەیە ئەو فاریزەیە بۆ ئەو قسەی کە لە پێشتر کراکراوە یعنی ئەمن قسەم کرد ئەو ڕستەیەم گوت بەس زارێ ماومە قسەکەم کردیە نقطە ئەو نقطەیانێت یعنی قسەی من لێرە ئەوەندە بوو کە فاریزەی دادەنێ یاری قسەی من ئەوەندەم کردیە بەس ڕاوەست هێشتا مایت وانە پرسیارێک دەکەی علامەتی پرسیار یعنی ئەو پرسیارەکەی منە سەر سوڵمان یعنی ئەو سەر سوڵمانی منە بۆیە هەموو هێماکان بەوەی پێش مڵکی ئەوانەی پێشترن وقتی خاڵ دەژمێری دوو نقطە خەتەش لە بەحث بەڵێ ئەو خەتەی پێ دەگوتە تەقەڵیش ئێستا باز دەکەین تەقەڵە بەڵێ هەندێک جار بەکار دەهێنرێ بەڵام ئەوەی کە تو باز دەکەی ئەوەیە ئەو تەقەڵ بەکار دێنری ئەوە دەڵێ ئەوەی کە چێ بگوتی لە پێناسێ ئەوە لەو حاڵەتەی کە پێناسە دەکەی مەسەرەن بۆ نمونە ڕەگەز دۆزی ئەو هات کردووە ئەرێرە پێناسەکەی دەکەی تەقەڵەکی داوێ ناوێ لە دوای ئەوەی با بڵێن ئەوانەی کە با بڵێن زۆر بەکار دەهێنرێت کۆمای خاڵ لە ژێرمان هەیە کۆمای خاڵ لە ژێر هەیە زۆر بەکەمی بەکار دەهێنرێت کۆمای خاڵ لە ژێر ئەوەی کە زۆر بەکاردێنێ بەڕاستی ئەو بۆ نمونە هێنانەوە زیاتر بەکار دەهێنرێت مەسەرەن دەڵێ بۆ نمونە نمونە هێنانەوە بۆ نمونە دەڵێ لەو بارودۆخەی ئێستادا هەندێک شتی نالەبار زۆر بووە بۆ نمونە توند و تیژی ئەوەش هەر وەکوو فاریزەیە بەڵام فاریزەکەت یعنی چییە بۆ زیاکردنەوەی ئەو ڕستانەی کە لە ڕووی بنیادەوە لە ڕووی بکەر و بەرکار و کارەوە سەر بەخۆنە پەیوەندیان بە ڕستەی دوایەوەتر نییە بەڵام هێشتا قسەکردنەکە تەواو نەبووە لە ڕووی کەرەسەکانەوە قسەکە تەواو بووە بکەر و بەرکار و کار و هەموو مەفهومەکەت گەیاندیە بەڵام هێشتا مەوزوعەکەت هەر تەواو نەبووە کەم لێرە دوو فاریزە دیارە ئەوە کۆمایەکە ئەوەیە بەخۆی کۆما بەڕێزان ئەوەی من دەڵێم ئەگە دەرنەچوبیت چکە لەوانی کۆمپیوتەر فاریزەکە نقطەشی لەبن ئەو هەیە ئەوە بەڕاستی تۆزەک تۆز هەر زۆر بەکەمی بەکاردێنرێت بەکەمی دێتە بەکارێن بەڵێ ڕستەیەک بەڵێ بەسەر چاو بەڵێ ئەو فاریزەیدانێ ئەو بەسەر چاوکەیە بەڵێ بەسەر چاو بەڵێ دەکرێت یا مەسەرەن دەڵێت چێ بۆ نووسینێکی بەرهەمی سەرکەوتوو بۆ نووسینی بەرهەمێکی سەرکەوتوو پێویستە باش بیر بکەینەوە ئەو هێمای دادنی تەماشاکە پێویستە باش بیر بکەینەوە باش بخوێنینەوە
باش دەربە بڕین لەما بینی هەموو ئەو باش بیرکەین و باش بخوین و باش دەبڕین ئەوەی دادەنێ چونکە ئەگەر بەشەکیشت لێلا برد مشکلەکە دروست نابێت مشکلەکە دروست نابێت بەڵام ئەوە زۆر با بڵێن بەکەمی دێتە بەکار هێنان پیشاندان یان مەسەلەن دەربڕینەکی ئەوەیە گرین یان مەسەلەن شتێکی گرین بی شتێکی نوێ بی یان مەسەلەن شتێکی لەبەر چاوان بی یان تەرکیزی شەخسەکە زیاتر بکەن طبعا ئەتوو هەموو شتێک تەرکیز مەسەلەن دەڵێ ئەو هەموو ئەو شتانە عینی وەکو ژماردنی فاریزەکەیە وەکو ژماردنی فاریزەکەیە بەڵام لە فاریزەکە بۆ نمونە ئێستا بەڕێزان کە گوتم لەو دەورە ئازاد فاریزە ئەحمەد فاریزە بەژار یەکێک لە ناو نووسینەکان لابێ ناکرێ ئەو ئازادیت نییە مەفهومەکە بەڵام دەڵێ لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر فاریزە سلێمانی فاریزە پێک دێ یەکت لابەر مشکلەیە بەس لەو دەربڕین لاش ببەی دەڵێ پێویستە باش بیر بکەینەوە باش بخوێنینەوە باش پێدا بچینەوە پێدا بچین و هەرمەڵێ پێویستە باش بیرکەین و بار بخوین و ئینجا بنووسین لە ئەو حاڵەتانە وەکو بنیات یعنی چێ وەکو بنیات سەر بەخۆنە یعنی ئەوەی لە چه حاڵەتێک بەکاردێت بەڕێزان ئەوە فاریزە ئەوە دیسان وەکو بنیات ئەوە سەر بەخۆیە پەیوەندی بەوەی وەنیە ئەگەر ئەوە لاش برد ئەو مەفهومە ئێرە تێک ناچی وەکو بنیات سەر بەخۆیە بەڵام هەر هەمویان سەقێکێک مۆزوعێکی لێرە باس لە شتێک دەکەن ئەوەش هەر لە ئەوەی دەگەڕێتەوە ئەوەش لە ئەوەی دەگەڕێتەوە ئەوەش لە ئەوەی دەگەڕێتەوە بەڵام ئەوانە پێکەوە گرێنە دراون تێدەگەن ئەوە ینی مەفهومەکە ئەوایە با بڵێن ئەوانە هەرچەندە بەڕاستی باواقعی بین زۆر 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 بەکەمی بەکاردێنرێت بەڵێ ئەو باشە یعنی تەلەفۆن لە قسەکردنی زۆر بەکار یعنی لەفزی دیکە یعنی مەبەست ئەو باشە زیاد نییە باش بیر بکەینەوە باش بخوێنین باش ئەوە تەکیدە جەختکردنەوەیە ئەوە پێندی بە خاڵبەندی وەنیە جەختکردنەوەیە بەڵێ ئێستا نیشانەی پرس نیشانەی پرسیار نیشانەی پرسیار خۆتان دەزان لە زمانی کوردیدا کەرەستەی پرسمانەیە ئامرازی پرسیارکردن بۆچی و لەکوێ و کەی و ئایە وەنیە ئەوانە جانە لە هەر جێیەک بۆچی هەبی ئەتی بۆچیت بەکارهینایە پرست بەکار نێنایە یەکێک لە پێناسەکانی دیسان لە پێناسە ئیبتیداییەکان کە لە بۆ ڕستەی پرس دەڵێ ڕستەی پرس ئەو ڕستەی کە بە ئامرازی پرس دەست پێ دەکاو لە کۆتاییەکەشدا بە نیشانەی پرس کۆتایی دێ یعنی دەبی نیشانەی پرس دابدرێت لە دوای ئەوەی کە ئەتوو ڕستەیەک بۆچی هاتووی بۆ هەولێر ئایا ئەم پەرتوکەت خوێندۆتەوە بزانە ئەوجا نیشانە پرسەکان لەکوێ لە بۆ شوێن ئەگە بتێت لە بۆ کات کەی لەکوێ لە بۆ کەس چێ وەنیا کەی چۆن بۆچی ینی لەبەرچی ئەوانە پرسن پێویست پرس چییە بەڕێزان پرس نەبوونی داتایە لێرە ئەمن کە پرسیار دەکەم دەمەوێت معلومات دەتوو دەرچێشم ئەو معلوماتە لە ڕێگەی ئامرازی پرسەوە تاقیق دەکرد لەگەڵ با بڵێن نیشانەکەی دەشکرێن ئامرازی پرسیار تێدا نەبیت بەس دەبی نیشانەکە مەوجود بیت بابی مستعیلە بێنیشە لەبەر تەماشاکە بۆ نمونە دەڵێ ئەم ئەوەی کە گوتمان ئەم کتێبەت خوێندوتەوە ئەوە کردمە پرسیار ئەم کتێبەت خوێندوتەوە تەماشاکە ئەوە پرسە ئەگەر بە پرس دەرببڕی بەخۆی لێرە چ هەیە لێرە ئایا بەڵام ئەمە لە شتێکمان هەیە لە ڕۆنانی ینی ژێرەوە پێویست ناکە هەموو جارێ دەربڕی هەر دەڵێ ئەم کتێبەت خوێندوتەوە بە نیشانەکە جێگیر دەگرێت هەروە نیشانەی پرس ئاسانە لە هەر جێک پرسیارت کرد لە خەڵک لە شوێنێک ئاەت بەکاری نایستا زۆر جاری وایە دەڵێ لە کتێبەکە توێژینێک دەڵێ لە سەرەتادا پێویستە چەند پرسیارێک بوروژینین ئایا گرنگی ئەم بابەتە لە چدایە گرنگی ئەم بابەتە لە چدا ئەلا کۆمەڵێک پرسیار دەوروژینی لە کتێبەکەت دواتر خۆت دەتەوێت لە سنای ئەو 100 لاپەڕی کە دەنووسی وەڵامی ئەو پرسیارانە تحقیقی بەس دەبی ئەوانە نیشانە دابنێ هەروەها بۆ شتێکی تریش بەکاردێنرێت
نیشانەی پرست بۆ چییە؟ بۆ لە کاتی توێژینەوە ئەوانی کە نامەی ماستەر و دکتۆرا دەنووسیان کتابێک دەنووسی زۆر ئاماژە بە کتابەکە دەکەی ناوی نووسەرەکە ناوی کتابەکە ساڵەکە ساڵی چاپکردنەکەی دیار نییە هەر کاتێک ئاماژەت بە شتە کرد زانیاریەکە ون بوو نیشانەی پرسیار دادەندەی ئێستا بەرەزان لێکێک لەو کێشە ئاینی زۆر زاریوە ڕوبەڕووی توێژەر دەبێتەوە ئەو کتابە ئاینیانی کە دەنووسرێت خاصن مامۆستای ئاینی زۆر ملزەم نینە بە سەرچاوە بە ڕێبازی لێکۆڵینەوە و توێژینەوە چونکە لە ڕێبازی لێکۆڵین توێژینەوە هەر شتێکت نووسی ئەتو دەبی ئاماژە بە سەرچاوە بکەیت سەرچاوکو ئاماژە پێ دەکەی ناوی نووسەر ساڵەکە ناوی کتابەکە چاپی چەندەمە لاپەڕەت چەندەمە ناوی دەستگاکە ئەو وەکو وەسیقەیەکی زانستیە بۆ ئەوەی کە بسەرمێنی ئەو قسەی من دەکەم مۆزداقەتی زانستیە لە خۆتەوە کتابێ مل دەبەردەنەی 100 پەڕ نووسی و بێ ئاما قسەی 100 جار باسی دەڵێ ئیمامی شافعی دەفەرمێ ئیمامی غەزالی دەفەرمێ لە چێن دەروا دەڵێ دەتوانم 1000 قسەی خۆم بکەمە ئیمامی غەزالی ئێستا زۆر جاری وا دەیە یانی ئەوە لە نێوان کەسێک کە تازە شتێ ناو دنیای خوێندەواری مناقەشە دەکا لە ئەوی قسەکەی مۆزداقەتی بە قووەت بی دەڵێ هەر وەکو قسەی خۆشێتی دەڵێ زانایەک دەڵێ یعنی دەیکات قسەی خۆی دەیکاتەوە تی زانایەکی نابی ئەو داوای لاپەڕت لێ دەکرێت داوای ساڵ لێ دەکرێت داوای لۆ خۆ بەرەزان هەستەندە ئەو ئیشی من نییە نامێ قسەشی بکەم بەس بەشێک لە حەدیثی ضعیف و ئەوانە بۆ حاڵەتەی پەیدا بووینە لە حەدیث تەماشاکە کابرا کۆلکەمەلایەک بووە وتوێتی ئامۆژگاری خەڵکی کردیە و قسەکەی زۆر بە قووەت کە هەر وەکو پێغەمبەریش دەفەرمێ هیچیش نییە هەر نەشی بیستە بەس فعلن پێغەمبەر صلی الله هەموو شتێکی باشی فەرمووە ونیە هەر شتێکی باش فەرمووەتی وڵێ ئەرە وڵا گوت فەئەوە لەبەر ئەوە زانیاریەکت کە لە سەرچاوەکە ئاماژە دەبی بە ناوی نووسەرەکە بکەیت ئێستا ساڵەکە ئەو علامەتی پرسیارە یعنی ساڵەکە دیار نییە ئەوە یان ناوی چاپخانەکە دیار نییە ناوی هەر شتێک دیار نەبی علامەتی پرسیار دادەنەی هەر شتێک کە دیار نەبی وازە نەبی پرسیار دادەنەی ئەگەر شتەکە دیار نەبوو نیشان یان بەڕێزان زۆر جاری وایە با بڵێن ساڵی لە دایکبوونی نالی دیار نییە نالی ساڵەکەی دیار نییە ناو علامەتەکەی دادەنەی با تۆزە خێرا بڕۆین لەبەر بەڕاستی کاتەکە نیشانەی سەر سوورمان بەڕێزان ئەویش هەندێک شتی هەیە لە زماندا بە دەردەبڕی ئای مەسەن وەی بابا ئەو شانە کە لە قسەدا لە چیرۆکەوان هەبوو سەر سوورمانە ونیە سەر سوورمان یا بە ئیقاعەکەش دیارە وای کە ڕۆژگارێکی سەختە تێکەوتوین ئەوە سەر سوورمان لە قسەکردنت دانا یعنی دەلالت دەوەی دەکات نووسەر سەری سوورمان لەو بابەتەی فلەبەرەوە سەر سوورمانیش دەکەوێتە کۆتایی با بڵێن ڕستەکەوە ئەویش هەندێک ئامرازی وەکو ئای و ئۆخ و ئۆف و ئەو بابەتانەی هەیە کە لە ڕووی دەرونیەوە سەر سوورمان پێیوەستی بەلایەن دەروی لە ڕووی دەرونیەوە تووشی ئەوەی با بڵێن شۆکت کردووە دوت کەوانەمانەیە دوت کەوانە زۆر گرینگە دوودکەوانە چونکە ئەمانەتی علمی لە دوودکەوانەوە دەردەکەوی بەڕێزان ئەوەی کە ئێستا گوتم کتابەکەت نووسیە هەموو کتابەکەی جەرد کە دوو لاپەڕ قسەی خۆت نییە هەر دەڵێ فلانەکە زوا دەڵێ فلانەکە زوا دەڵێ و هیچیشی لە ناو کەوانیدا نابی ئەو قسەی کە وەردەگری 100% کە ئیزانایە کە دەبی لە ناو کەوانیدا بنێ دووتەکەوانە ئەو دووتەکەوانە زۆر گرینگە ئەو قسەیە ئاەتەکە حەدیثەکە قەولی زانایەکە برام ئەمن قسەکت لە کتێبێک وەرگرتیە ئەوە بیرکردنەوەی منە شەو نخوونی منە ئەتو لۆ بەکاردەینی یعنی وەکو ئەزانین لە بڕۆ لە نووسەر و لە شاعیر و ئەوانە بپرسە بۆچوونی کەسێکت بەکارینە بێ ئەوەی ئاماژەت پێکردبی بە دزی حیسابە دزی ئەدەبی بابەتەکی گرینگە یەشێکە لە دزی فکری یعنی وەکو ئەو وایە ئەتوو بتی سیارەی من بەکاربینی پێشم نەڵێ هەر دزی هەر بەخۆی بابەتێکە دەتوانی لە وڵاتان شکایەتیش بکەی بڵێ ئەوە ئی منە تاقیبی لەبەرەوە قسەی کەسێکت کە وەرگرت دەبی لە ناو کەوانە بەکاری بینی و لێرە ئاماژە پێ دەکەی ئەو زەبا ئەستێرە ئاماژە پێ دەکەی بە ڕەقەم ئاماژە پێ دەکەی ئەلێرە دەڵێ ئەو قسە بۆ نمێسا لە قورئان
ضل سورة آل عمران آياتي بس مثلا يا حديثك حديث بيغمبر صلى الله عليه وسلم صحيح بخاري لا بر أو دار ترقيمي أو دي يا قولي زانا كدلي إمامي غزالي إحياء علوم الدين لا بر دوسة بينس صاري تابي كتابة كيدا نوسي ناوي دزقا كيدا نوسي دبي أولنا أو كمان دانا ضل خرجنا هو كارك اشتيا مرشي خوم نية بس قصي خوم بيبقى قوة كردوه قصي خوم أو أنا كهان لوديني بوتسوني خود در دبري ألينا أو هم قصكان خود أتورنا باللي بكيف خود ملدا بقصة كرد مني دبينا وانا وقصي خود بآياتك بحديثك مثلا قبابتش عيني بقولي زاناك بوتيك بنظريك بش راس بكيوه تحقيقي بكي بوتون أويك دبينا ناو كوانش دابني أماشي بي بكي إذا لبر وكوانا زور جرينجا يا نبي دقل لو قولي زانا كان بابلم ناو نشانو زاراوي زانستيو او بابتانا لناو كوانا دادن درت ناو نشانو زاراوي زانستيو بونمونا اتو دلي بابتكت زور جرينجا يكم زار دل لسر دتوي كتابك بنوسي لسر لبردي دلي خو باولم بيغمبر صلى الله عليه وسلم زختي لسر لبردي كردوتوا لبردي تشكا بابت ناو كوانا دادن يا نبي بابتك شاركه لناو قصة كردنك يا نبي زاراوي شي فقيه او بابتانك اتقصي صدقي دبي او انج لناو كوانا دابني يعني او زور جرينجا توري ما بابتي ما او يدم يقصي سركم بلا يعني وكو دلي اما دلي فوكس يعني فوكس يقصى كردنك دخيسر او سر او بابته تقل مان هي هشتم تقلتيا تقل ختيكا او ختكيا او تقلي بيداغوتيت تقل تقلي بيداغوتيت تقل تنشتك بكاردي هندري برزان اگر بو نمونه دورستا تينان همان واتانا بو تقل ياند دي بيني او رستا دربري نابي دوز بو نمونه دوزانات زاري وهي لكتاب سرتاوا ضلي امامي غزالي دقل شافعي او تقليد دينيواني تقل فارزين هنا تقل وخاصه لسرتاوا يعني كتابك ورده كتابك دوزانا نسيتان كتابك دوزانا نسيتان او احمد تقل مثلا اسو او ذا صالك دنسي اوكي دنسي تقل لو حالتي ديت بكار هنا تون استاذ سلام كيف الاسئله هل جاردين دينو سهل جارنا او تقليد بله اوش بكاردين استاذ باز او يكمبو دوام كاتك دوشا بكاردين دري هر دوغوشا تقريبا بيك معنا هاتونا بونمونا ضلي تسبكاردين دري يعني ليك مفهوم ضلي كوليجي پرورده كوليجي پرورده زانستا مروفایەتەکان زانستا مرۆڤایەتیەکان تەقەڵ زانستە ئەبستراکتەکان یعنی ئەو کۆلێژی پەروەردە کە بەکارتینە لە ئەوشت بەکارهێنان لە ئەوشت بەکارهێناوە لەو حاڵەتەیدا کە یەک وشت بەکارهێنن لە بۆ هەردووچی دەگەڕێتەوە جگە لەوەش بۆ نمونە بۆچی دیکەش بەکاردێنرێت تەقەڵ بۆ ساڵش بەکاردێنرێت دەڵێ لە ساڵی 1923 نالی شاعیر بۆ نمونە یان فلانە کەس سا دەڵێ ئەگەر وەربگرین دەڵێ نالی لە ساڵی 800 بۆ نمونە 800 لەدایک بووە تا ئەوە یعنی هەتا ئەو تەقەڵە هەتا بەزن 1878 ئەوە هەتاوەکو تا یعنی لە مابینی دوو تاریخیش ئەوە بەکاردێنرێت یان دەڵێ لە 13 ساڵی بۆ نمونە دەڵێ لە 13 ساڵی تاوەکو 23 ساڵی ئەوە دیسان ئەو تەقەڵە بۆ ئەوەی بەکار دەهێنرێت بەڵێ ئەوەش تەواو دەکەین جگە لەوەش لە بۆ گفتوگۆی نێوان دیالۆگ بەکاردێنرێت کاراکتەر ئەگەر لە چیرۆکتان خوێن دەبێتەوە دەڵێ ئەوە لێرە بەکاردێنرێت دەڵێ ئازاد گوتی ئەوجا تەقەڵەکان لە بیدایەتی بەکاردێنرێت
تقل لبداية كان بك قفت قويني وان كاركتر كان ديالوج بيدا قلت ألي لانا بتقل ديالي ذكرت أو آزاد دلت من دنيا تنبو بازار بابلين دلشاد والله مداوى من يسوم أو ألي لانا لبو حوار قفت قو كان بكار دهندرت ممكن يشتغل في بناء كبر سرته يعني تقول له شرنية قفت قو مثلا كم زاد دلي دلم من أو التقل قصي حواري منا من ظلمنا نتخوار دوا وتي نانم نخوار دوا نخير نم خوار دوا يعني استاجر هل ألو بزانا برزا استلو قفت قوي نيوان دوكس بتقل زيادة كريتوا امنتو قفت قوي يقدك ظلم نانت خوار دوا أو قصيمنا نخير نم خوار دوا أو ها بو حوارو قفت قوي دي تخواري هذا كتابي زائد ناقص بكار هذا كتابي تشيلو شي هكا دون فرق بكار غلط تقله دبي تقله يعني لا اويك برز باسيلي ودكي مثلا لحل بجاردن او رستيكا حل بجاردن لاخواروا تقلنا بس او تقله بون منا دل نالي لا يشغلم شوينا دايق بو تقل سليماني هولين او يعني تقلد ديونا لما بيني او بيوندي برا خالبندي ونديا تكنيكي أسئلة دانانا لو ذاكرنا وأبابتانا بخوي أويك بكاري ديني لبو أوي شش عام بكاري هنا نالي بون منا ليش شغلم شارنا دايق بوا أويك بكاري ديني بالرقم دي رقم يك بين صار بجارتين دينا سليماني بو شايك بزيبلا حر سبيس دو هولير سي كركوك باشترين شت أوي يان بيكي أي بي سي أو بابتاني بديه بس ضبط أي بي سي أو أنا نادني أو جنب مثلا للطريق تدريسي وده فني تقدر أجي يكودو بدين الطلبة كبس دو لبوشاي دادني كدوي دانا تنشتكشي زياتر يعني رقم دو كده بيني تساوي أواني كت أو أكوي أو باش أو التقلو ما مساعد هذا قر أو دوسي خالنا شهر أو ندت هذا كين بخيراي أجا بتعقدنا بوينا هل أو با وشيقتي مفهومك بقى شكزورنا معايا سيخال ما مساعد شي برا زير بحثي كل قلت سيخالة كتيا سيخالة تبى كاردي اندريت أو كجمار دمان ناو كمان شي دكيوا زور شد جميري جمار ديتت مثلا أحمدي خاني ضل الشاعر كل كان معنا بيد أحمدي خاني ملاي جزيري فارزة نالي فارزة سالم فارزة دوها تبيجنا كم جميري سي خالد دك يكو دو سي دنوسي هيتر يان تا دواتر تا دا كواني قبادك أو سي خالة يعني زوري ترهيلي لنا ليلة لبوج ماردن بكار دهندري أوش بكار ولا رينوز بكار ديني بخوي تا ودال بكار دهندري هيتر بكار دهندري تا ألف ودالج بكار دهندري أو ذا حسب أويكا شتشي يقرتوني لسري أو يبرد سي خالدي كلا بوت بكار دهندري مثلا قصينا تواو قصينا تواو زوزة لتيروك دا دلي من يعني أوها لتيروك كذا تندنسي دلي من ببورة أو بكار ديندري دزاني أو كسل الروي درونيوا وكو أكتريك زماني تيك دا دلي من يعني قصكينا طاو يعني يعني شتيشي تيدا شهر دراوتوا شتيشي تيدا شهر دراوتوا يعني مثلا بوت بكار ديندريت اگر ديوانك تحقيق دكي شتيك تحقيق دكي وشيك نازاني مسألتيا دتواني او شيء اوها بنقطة دابندري بون منا استلا تحقيق كردن او شكان تمو زانية او نزانية زا عندك او دادن عندك علامات برسال دادن يعني او نزانية او سيخالكوا دادندريت يا مثلا لو حالتي دريش كرنوش بكار ديندريت ضلي ها يعني أو مثلا عندك أوش دو حالتها بون من نقطة ها أو ها بكار ديني يعني أو
زۆری دێش کردیتەوە ئەها هەندە چیش چ دەکەن هەر ئەوها بەکاردێنن ئەها چەند ئەلفەشی لە تەنیژێک دیکە دەکەن کەوانەی گەورە زیاتر لە بابەتی علمی بەکاردێنرێت لە تحقیقی دیوان و باڵێن ئەو بابەتانە بەکاردێنرێت بۆ نمونە لە تحقیقی نصوص و مەخطوطات و ئەو بابەتانە بەکاردێنێت کەلیمەیەک لە شتەکان جیا دەکەیەوە کە دەتەوێت ڕوونکردنەوە لەسەری بدەیت ئەو کەوانە گەورەی بەکار دەهێنیم کەوانەی با بڵێن بچووک ئەو کەوانە زۆر جار بەکاردێنری کەوانەی بچووک یەک کەوانە بەڕێزان لە بۆ ژماردن ئەو کەوانە بەکاردێنرێت لە بۆ ناوی کەسەکان ئەو کەوانە بەکاردێنرێت کەوانەکە وتمان ناوی یەک کەوان پێویستە ناوی شوێنەکان ناوی کەسەکان ژماردنەکان کە تو شتێک دەژمێری نابی لەو گۆڕی بژمێری کوشتە کەینا دەناو عەلاگەی دەنێ کەوانە ئەنی عەلاگە شتەکان دەژمێری دەبی لە ناو عەلاگەی بنێ ئەوەی کە 5-6 فاریزە بەسەریەکەوەیە فاریزە ئەوانە لە ناو عەلاگەی دەنێ لەبەر ئەوە گرنگە بۆ نمونە تو دەڵێ شەرەفخان یان مەسەلەن باسی هەژاری مکریانی دەکەی باسی زمانی ستاندار دەکەی ئەوانە لە ناو کەوانە دەنێ خەتی لار ئەو خەتە لارە بۆ چ بەکاردێنرێت زیاتر بۆ تاریخ بەکاردێن ڕێکەوت بەرواریم بۆ نمونە دەڵێ یەکی دووی لە بۆ تاریخ زیاتر بەکاردێنرێت هەرچەندە تەقەڵش لە بۆ ئەوی بەکاردێنرێت تەقەڵشی لە بۆ بەکار دەهێنرێت ئەو خەتە لارە لە بۆ تی دیکەش بەکاردێنرێت لە بۆ ئەوانەی کە ئەدەب بووینە لە یان لە ئەو چی پێدەگوتێت لە تەجویدیش لە عەڕوزیش لەو بابەتانە ئەوە لە بۆ نمونە دەڵێ نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نامردم ئەگەر ئەم جارە بێتۆ بە پێی تەفعیلەکان شعرەکە پێ تەقطیع دەکەی خەتی لار لە بۆ بەکاردێت بەس زیاتر لە بۆ تاریخ و ئەو بابەتانش بەکار دەهێنرێت ئەوەش بەکاردەهێنرێت ئەو بەس ئەو ینی وەکو بڵێ لەسەر ینی وەکو مەفهومی لەسەر ینی ئەو چکە خەتەلارش ئەوە هەیە و ئەواش هەیە خەتی لار ئەوها کە دەکرێت هەندێکیان بەمانای هاوچێشەی بیرکاریانی یەک لەسەر ئەوەی کە بەکاردێنرێت ئەوە جیاوازە لەگە مەسەلەی خاڵبەندیەکەی چکە ئێستا ئەو کەرتە مەسەلەن یەک لەسەر دوو ئەوە لەناو لە ئەوە نییە زیاتر ئەو خەتە لارە دێتە بەکارهێنان ئەستێرە ئەو ئەستێرەیە زۆر گرنگە بەڕێزان ئەتو باسی کەسێک دەکەی لە ناو قسەکەی خۆت ئیمامی غەزالیت باس کردیوە ناو کەوانت ناوە لێرە ئەستێرەیەکی دەدەیە لە خوارەوە پەراویز دەڵێ ئیمامی غەزالی یەکێکە لە زانا موسڵمانەکان لە ساڵی ئەوەندەدا دەتەوێت تەعلیقێک لەسەر ئیمامی غەزالی ئەستێرە بەس دەبی ئەو ئەستێرە لێرە دانابی ئەستێرەکە دێتە خوارێ ئەگەر لە یەک راپەڕ دوو ئەستێر شتێکی دیشتوستە ڕوونکەیەوە دیسان دەیکێ دوو ئەستێرە ئێستا بوویتە ڕەقەم ئەستێرە هەیە و ڕەقەم هەیە و ئەو بابەتانە بەڵام ئەستێرە یعنی لە بۆ پەراوێزە تیرە ئەو تیرە لە بۆ ئەوە چیە ینی تەوجیهت دەکا بڕۆ لاپەڕی پێشتەوە بڕۆ شوێنێکی تر با بڵێن ئاراستە دەکات لە بۆ لاپەڕی دواتر شتێکی دیکەمانە کە زۆر خەڵک غەڵەت بەکاردێنی بۆ نمونە ناوی قوتابیەکانمانێ ئەگەر جەدوڵێک هەبی لێرانە بەڕێزان ئەوە ناوی قوتابیەکانە ئەوە لێرانە ناوی قوتابی با بڵێن دەنووسی جیهاد فڵان ئەوە بەش دەنووسی بەشی زمانی عەرەبی لە دوای قوتابیەکان هەموو دەنووسن یەکسانە ئەو یەکسانە غەڵەتە ئەو یەکسانەی کە ئەمەش دەنووسین دەبی ئەوها خواربی لاربی ئەوە یعنی ئەمنیش وەکو ئەومە دووبارەیە وەکو ئەوەیە یەکسانەکە نییە ئەوە یەکسانەیە ئەگەر شتێک ویست بە یەکسانە بنووسی بەلاریبی ئەوە کە ئێستا هەتا لە مەسەن ئەو لەو فۆرمێکە پڕ دەکەنەوە ئەگەر شتێکی تو لەگەڵ ئی پێش ناکا بنووسیەوە ئەو خەتە لارێ بکە ینی مژوەشی وی ئەوە بۆ مانایە هاتووە یەکسانیش خۆتان دەزان بۆ نیشاندانی دووشتی هەمان شت وەکو یەک بن یەکسانە با بڵێن دەڵێ چاو ئەگەر بتەوێت دەڵێت چاو یەکسانە بە چاو مەسەلەن
شتك بتبي بلاي يكسانة با دو يعني شتك طبق الأصل وكو أويبي يكسانة لنوان دكي از أو ببي ممارسة كردن أو بابتانا دتواني لنسين وبابتي نسين دا أو شتانا بكار بهني او یک سانه کنه لولا ذلك فقط سيف يعني مش هم فرع بالي نیشانەی خەتەلار بۆ دووبارە بوونەوەیە دووبارە بوونەوەی وێکچوون ینی لێکچوونە منیش وەکو ئەوەم لە یەک شتدا لە یەک فەقەرەدا منیش قسمی عەرەبیم منیش ئەوەمە بەس یەکسانە ئەوەی کە ئەو یەکسانە دەکرێت زیاتر پەیوەندی بە بابەتەکی بیرکاری وەیە کە 100 بە زەڕەیەک فەرقی نەبی بە زەڕەیەک بەس ئەو یەکسانە خەتەلارەکە یعنی من وەکو مامۆستا جیهادم تەنها لەوەی کە ئەویش لە بەشی عەرەبی ئەمیش لە بەشی عەرەبیمە یعنی لە یەک کۆڵۆمدا لە یەک کۆڵۆم چکە قائمی غیابات وەردەگرێ یەک کۆڵۆمە ڕقەمی ئیمتیحانیمان جیاوازە ڕقەمی ئیمتیحانیمان جیاوازە مەرحەلەمان جیاوازە ئەوە جیاوازە ئەوە بەس ئەویش لە قسمی لە یەک کۆڵۆمدا ئەوەیە دووبارەکردنەوە دەگەنی بەڵێ بەڵێ بۆ مانایە بەکار دێنرێت ئەو یەکسانی تەواو یعنی مطلقاً و تەواو بەڵێ علامەتێکی استفهام لەگەڵ سەرسوڕمانێکی بێکەوە یان زاویە علامەتێکی استفهام سێ چار سەرسوڕمانی ئەوەش دەتوانی مەسەرەن دەڵێ ئەتۆ بە لە برادەرەکەت لێی تێنەگەی دەڵێ کاکە تو لۆوەت لێ هاتیە کا برادەرێک تێ زۆر خۆشویستە و ڕوح بەڕۆبە لەگەڵێتەوە و ئێستا کەتیتە ناو پارەی کەسێ بینەمایە دەڵێ کورە برامە تو لۆوەت لێ هاتیە سەرت سوڕمایە کە لۆ ئەوها لێ هاتیە لێشی دەپرسی بزان لۆوەی لێ هاتیە دووشت پێکەوە دێ بەم جۆرە کۆتایی پێدەینین ئەوڕۆ ئەگەر شتێکرد نەبی بەڵێ ئەو دوو خاڵ لە سێدی باسمان کرد کە دەڵێ دووتی ئەمە زۆر جار لە هەواڵیان لە باب چاوە کە بەکار دێنین بۆ منە دەڵێ فلانە کەس ڕای وا بوو یان پێی وا بوو یان شتێکی لەو بابەتێ ئاسایە لەوەی فارزی بەکاربین زۆر جار لە زۆر شوێن دیتم فارزی بەکارێنێت دەبێت نەسی قسەکەی بەکار نەینێتەوە مەفهومە چی بەکارهێنێت هەردوو نقطەی لۆ تکە وەرگرتنیش دوو نوعمان هەیە دوو کەوانەمان هەیە 100% نەستە و نەس نەقڵکەی ئەوە دەڵێن لە ڕێبازی لێکۆڵ دەبێت لە ناو دوو کەوانەدانەی بەڵام لە ڕۆژنامە و باڵین گۆڤار و تەلەڤیزیۆن ئەوانەدا پێویست ناکە ئەتوو قسەی کابرای نەستە و نەس وەربگری مەفهوم وەردەگیری وەلا ئەوش مشکلەی زۆر دروستکردینە کابرا دەڵێ قسەی منی گۆڕیە و ئەوانە ونیا مەفهوم وەردەگیری ئەتوو لۆ مەفهومەکەی وەردەگیری کابرا سەعاتە قسەی دەکات چیلا بەلا دەڵێت توشتی عەلەق و بەلەق دەڵێ ئەتوو لە تەلەڤیزیۆن چرکە لەسەر ماڵی چرکە دەبی مەفهومەکە چرکەیەوە تەصغیری مەفهومەکەی وەردەگری بەس مەفهومەکەش کە وەرگرتی هەردوو کەوانە ینی هەر قسەی ویە پێی وایە چێ پێی وایە ئەو کابرایە پێی وایە یعنی ئەو کابرایە دەڵێ بەڵێ بەڵێ فەرقی کورد لە مابەینی کەوانەکان یعنی سێتە بوونە کەوانە و کەوانەی بچووک و ئەوانیان چی یعنی وەرنە باش کەوانەی گەورە خاڵی دێ بەڵێ کەوانەی یەک کەوانەمانەیە یەک کەوانە لەگەڵ دوو کەوانە چییە ئەبۆی بزانە دەقێکت 100% وەرگرت بێ هیچ گۆڕانکاری وەکو ئەمانەتێک ناو دوو کەوانەی بنێ ئێستا لەلێ کۆڵێنەدا ئەوەی کە مامۆستا باسی کرد ئەمن قسەی کەسە گۆردەگرم بەس بە تەعبیری خۆمدا دەڕژمەوە لە ناو یەک کەوانی دەرێم یعنی ئەمنیش بەشدارم لەو قسەی بە تەعبیری خۆمدام ڕەشیتەوە یا مەسەلەن ناوی شوێنەکان ناوی کەسەکان ناوی شارەکان ساڵ لە ناو یەک کەوانە دەدێ ئەوانە یەکە کەوانەی گەورەکە ئەوە لە زیاتر لە تەحقیقی نوسوس بەکاردێنرێت لە تەحقیقی نوسوس وشەیەکە بە دواداچووی دۆ دەکەی لەنا ئەو کەوانە گەوری دەرێ بۆ نمونە باسی شەرەفخانی بەدرسی دەکەی شەرەفنامە تەحقیق کردیە ئەتوو لەوێن دەر ئەو کەلیماتانەی کە بە دوای تەحقیقیان لەسەر دەکەیت چکە جاری وای یەک کەلیمە یعنی من شعرێکی ئەحمەد کۆرم تەحقیق کرد لەگەڵ دەستنووسێک هەبوو لە کتێبخانەی بابم یەک وشە بوو یعنی لەوانێت چەند مانگ خەریک بووم چەند مانگ بەس زەڕەبینی گەورێکە بەس بزانم ئەو وشە چییە ئەو وشەیە مەسەرەن چەند ئەگەرەکی لێ دەئەنەی لەوانەیە ئەوە بی لەوانەیە ئەوە بیلۆن نا ئەو کەوانە گەورەی دەنێ
ئەوە زیاتر لە تحقیق و لەو بابەتانە ئەوە دەکرێت. ئاخیر شت بەڕێزان لە خاڵبەندی ئەوەی کە زۆر گرینگە بەڕاستی پێویستە لە نووسیندا جێبەجێ بکرێ هەمووی نییە بە ئەمە واقعی بین. خاڵ زۆر گرینگە، فاریزە 2 نقطە لە 3 پرسیار سەرسوورمان 2 کەوانە 1 کەوانە خەتی لار لە بۆ ساڵە ئیتر ئەوانەیە با بڵێن ئەو کەوانە گەورەیە ئەو سەهمە ئەو یەکسان و ئەوانە زۆر ینی وارد نینە نووسین یەکتابی هەریسی تێدانە، بەڵام ئەوەی کە زۆر گرینگە نقطە و فاریزە و ئەو دووە و پرسیار و ئەو ینی 5-6 شتە بەڕاستی 5-6 زۆر تاقیقەکەی نووسینەکەت بەقووەت دەبێت.